بسم الله الرحمن الرحيم. كتاب خانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب بینایی تاچی ڕۆشنبیر. نووسینی ئیدریس کەریم کاریتانی. خوێندنەوەی ئیدریس مەلا موحسین. مۆنتاژ و کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. پێداچوونەوەی تۆماری ڤیان حەمید عوسمان. تێبینی سەرجەم کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی گزارش لە لۆچوونی نووسەر دەکەن و بە هەموو شێوەیەک بازرگانی پێوەکردنیان قەدەغەیە بە هیوای سوود بینین. بەرەو چارەسەرێکی گونجاو بینایی تاچی ڕۆشنبیر. كما أرسلنا فيكم رسولا منكم يتلو عليكم آياتنا ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم تكونوا تعلمون. سورة البقرة آياتي 151. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم أنه قال: لا يلدغ المؤمن من جحر مرتين. رواه الشيخان. دیاریە بۆ هەموو ئەوانەی بە دوای ڕۆشنبیرێکی قوڵ و فراوان دەگەڕێن، هەموو ئەوانەی لە چوارچێوەی قوڵی قورئان و سونەتدا دەیانەوێت کۆمەلگا ڕۆشنبیر بکەن، هەموو ئەوانەی بیر لە هەستانەوە و نەهزەی کۆمەلگا دەکەنەوە، هەموو ئەوانەی هەست بە پاشەکشەی کۆمەلگا دەکەن لە ڕووی ڕۆشنبیری و شاریەوە، هەموو ئەوانەی دەیانەوێت لە سیناریۆ دروستکراوەکان شارەزا بن. سەرە قەڵەمێک لاپەڕە 6. ڕۆشنبیری و معریفە بۆچی؟ ئاستی ڕۆشنبیرمان زۆر لاوازە. دنیای تەکنۆلۆژیا و سۆشیال میدیاکان نیشانەی لاوازی بواری ڕۆشنبیریمان نیشان دەدەن. هۆکاری لاوازی ڕۆشنبیری و معریفە لای بەشێک لە مسلمانانی ئەمڕۆ. نیشانەکانی لاوازی ئاسی ڕۆشنبیری کۆمەلگا، ڕاگەیاندن و ڕۆشنبیری تاک و لێکەوتە خراپەکانی. ڕۆشنبیر چێیە؟ ڕۆڵی ڕۆشنبیر، سیمای تاچی ڕۆشنبیر، داڕشتنی بینای ڕۆشنبیر و معریفی. سەرچاوەی سەرەکی بینای ڕۆشنبیری و معریفە نیگایە، واتە وەحیە. چۆن بینای ڕۆشنبیری و معریفی بکەین لە ڕێگەی وەحی؟ پۆلێنکردنی وەحی بەسەر ڕۆشنبیر و معریفە و زانیاری. پەیوەندی وەحی بە ڕۆشنبیری و معریفە و زانستە جۆرەجۆرەکانی مرۆڤ. زانیاری ڕۆشنبیری و معریفی لە وەحیدا. تایبەتمەندیەکانی وەحی. پێوەری ڕۆشنبیری و معریفە و زانست لە قورئاندا. پێوەری ئەخلاقی ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاری لە قورئاندا. پێوەرە زانستیەکانی قورئان بۆ گواستنەوەی ڕۆشنبیری و معریفە و زانست. سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرچاوەی دووەمی ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاریە. سنەت کاکڵ و کڕۆکی ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاریە بۆ تاچی مسلمان. سنەت وەک سەرچاوەی ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاری لە ڕووی ئاینەوە. ڕۆشنبیری و زانیاری و زانست و معریفە مرۆییەکان لە نێو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. کەلەپوری ئیسلامی سەرچاوەی ڕۆشنبیری و زانست و معریفەیە. کەلەپور ئەتوراث مانای چییە؟ گرنگی کەلەپوری ئیسلامی، پێوەر و بنەماکانی هەڵسەنگاندنی کەلەپوری ئیسلامی. چۆن کەلەپوری ئیسلامی بکەینە سەرچاوەی زانستی و معریفە. هەمە چەشنی ڕۆشنبیری و زانست و معریفە لە کەلەپوری ئیسلامیدا. سەرچاوەکانی تری ڕۆشنبیری و معریفە و زانست. پێشنیار، دەرەنجام. سەرە قەڵەمێک لاپەڕەنەوە. لەوەتەی مرۆڤ هاتۆتە سەر زەوی لە خۆڕۆشنبیرکردن و گەشەسەندن و بەرەو پێشچوون بەردەوامە. ئەگەرچی لە هەندێک کات و شوێن و زەمانێک بەشێکی پاشەکشەی کردووە، بەڵام بە شێوەیەکی گشتی هەوڵی ڕۆشنبیری و زیرەکی و دانایی و وشیاری خۆی داوە. بە دوای زانست گەڕاوە، خۆی تێدا بەهرەمەند کردووە. بە سروشتی خۆی حەزی لە ڕۆشنبیری و زانست و وشیاریە و بەبێ زانیاری ڕازی نابێ. ململانەی زانیاریش لە نێوان مرۆڤەکان هەر هەبووە و بۆتە پاڵنەرێکی بەهێز بۆ گەشتسەندن و زانست و زانیاری و معریفە. قورئان و سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو سەرچاوەی سەرەکی و دوو مەوسوعەی پڕ بەهای ڕۆشنبیری و معریفەی تاچی مسلمانە.
بۆیە مسلمان دەبێ وشار و دانا و زانا و ئاگادار و زیرەک و ژیر و ڕۆشنبیر بێ پێچەوانە لەگەڵ خەڵکانی تر چونکە زانیاری لەم دوو سەرچاوەیە وەردەگرێ کە هەڵەی تێدا نییە و قبولی هەڵە ناکات. هەروەها زانیاریەکان لە چوارچەوەی بنەما و ڕۆشنبیری گشتین لە بوارەکانی کۆمەڵایەتی و سیاسی و فکری و گەشەپێدان و ئابووری و فەرهەنگی و تا دەگاتە ئەدەب و مێژوو بەشەکانی تر. هەروەها بەهۆی عەقڵەوە بوونەوەر و ژیان دوو سەرچاوەی گەورەی ژیری و داهێنان و بیرکردنەوە وشیارین تاوەکو تاک ڕۆشنبیر بێ و خاوەنی معریفەیەکی گشتگیر و هەمەلایەن بێ. هەرکات تاچی مسلمان ڕۆشنبیر و دانا و زیرەک و وشیار نەبوو ئەوە لای داوا لە سروشتا فیترەتیەکەی خۆی. هەروەها ئەوە کەم و کوڕی هەیە لە هەوڵ و تێکۆشان و تێگەیشتنی ڕاست و دروست لەم سەرچاوانە. کەم و کوڕی هەیە لە بەکارهێنانی عەقڵ بە شێوەیەکی تەندروست. کەم و کوڕی هەیە لە پرۆژە و بەرنامەی خۆڕۆشنبیرکردن و پەیداکردنی معریفە. مسلمان ئەگەر لە چاوجی ڕۆشنبیری ئیسلامی هەڵهێنجێ چەند بنەمایەکی بەهێزی ڕۆشنبیری جیاواز لە ڕۆشنبیری گەلاینتر بەدەستدێنێ لەوانە: یەکەم، بینای عەقڵێکی هاوسەنگ بەرهەمدێنێ. دووەم، ئامانج و هەدەفی ژیانی زۆر ڕوون دەبێ. سێیەم، ئیمانێکی قوڵ بەدەستدێنێ. چوارەم، ئینتیمایەکی تەندروستی دەبێ. پێنجەم، چەند جارێک لە کونێکەوە پەیوە نادرێ. شەشەم، ڕوبەڕووی باتڵ دەبێتەوە و باش دەیناسێ. هەفتەم، هەوڵی ئاوادانکردنەوەی ژیان دەدات. هەشتەم، مەبادیئەکان بەدەستدێنێ بە شێوازێکی واقعیانە. نۆیەم، کارەکانی ڕێک دەخات لە چوارچەوەی ئیدارەیەکی جوان و ڕێک و پێک. دەیەم، خاوەن ئەخلاقێکی بەرز و بەڕێز دەبێ. یازدەم، وشیار و ئاگادار و ژیر دەبێ. دوازدەم، بەرامبەرەکانی دەناسێ. سێزدەم، دۆست و دوژمن لێکجیا دەکاتەوە. چواردەم، پێگەیەکی بەهێزی کۆمەڵایەتی دەبێت. پازدەم، پێشەنجی بەدەستدێنێ. هەتا دوایی. دکتۆر ئیدریس کاریتانی 1/1/2020 هەولێر. بینایی تاچی ڕۆشنبیری و معریفی بۆچی؟ لاپەڕا 13. بۆ هەڵسەنگاندن و خوێندنەوەیەکی واقعی و ژیرانە بۆ ڕووداوە یەک لە دوای یەکەکانی ئەمڕۆی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان پێویستیمان بە زۆرترین معریفە و ڕۆشنبیری هەیە تا بتوانین ڕووداوەکان بە جوانی بخوێنینەوە و تێبگەین، بزانین ئاراستەکە بەرەو کاملایە، لەکوێوە هاتووە، چێ دروستی کردووە، پشت بابەتەکە چییە و چۆنە، بە کام پێوەر سوود و زیانەکانی دیاری بکەین تا مسلمان نەکەوێتە نێوداوی تەڵەکەباز و سیاسەتی میکافیلی ئەمڕۆ. دنیا گۆڕاوە، وەک جاران نەماوە بتوانی بە کەمترین زانیاری و ڕۆشنبیری و معریفە ڕووداوەکان بخوێنیتەوە و تێیان بکەی. وڵاتانی ڕۆژئاوا سەدان کەسایەتی ڕۆشنبیر و سیاسەت مەداری پسپۆریان دروست کردووە. سەدان سەنتەری لێکۆڵینەوەی استراتیژی سیاسی و فکری و فەرهەنگی و بوارەکانی دیبلۆماسیان کردوتەوە. زۆربیان لەسەر ئەساسی پسپۆری و تایبەتمەندی دانراون. بۆ هەر بڕیار و ڕووداوێک زۆرترین دیراسە دەکەن و وردەکاری تێدا ئەنجام دەدەن. کەسانی ڕۆشنبیر و شارەزا بەکاردەهێنن تا نەکەونە هەڵەوە و هەموو ڕوودا و بڕیارەکانیش بۆ خۆیان ڕابکێشن. نەخشە ڕێگا بۆ 100 ساڵ دادنێن. زۆر جار چۆنیان نەخشە کێشاوە ئاوها دەردەچێ و هەڵی تێدا ناکەن، جگە لە تەکنۆلۆژیای سەردەم کە ئەویش هەر ئەوان خاوەن و داڕێژەرینە. ئێستا ڕۆشنبیری و معریفەش هەر ئەوان داڕێژەرینە. لەبەر کەمی زانیاریمان زۆرینەی نەخشە و پیلانەکان خۆمان بۆیان جێبەجێ دەکەین. زەرەر و زیانیش هەر ئێمە دەیدەین. خێر و بێری هەموو وڵاتانی ئیسلامی بەم ژیری و شارەزایەی خۆیان بردویانە. لەولاشەوە بێزانیاری و نەبوونی ڕۆشنبیری و معریفی ئێمە وای کردووە داهاتی ئێمە بۆ ئەوان بێ. ڕۆشنبیری و معریفە بنەمای سەرەکی مرۆڤ بوونە. لە نێو مرۆڤەکانیشدا سیمای جوانی مسلمانانە. ئەمڕۆ مسلمانان ئەم سیمایە جوانەمان لەدەست داوە. لە دواوەی میلەتانین بە تایبەت لە هەندێک بواری ڕۆشنبیری و زانیاری. بە نمونە لە بواری زانستی و ژینگەی و پەیوەست بە یاسا و ڕێسا و ئیدارەدان و وەرزشی و تەندروستی و کۆمەڵێک بواری تر. ڕاستە لە بواری خوداپەرستی و ئەخلاقی و کۆمەڵایەتی زۆر لە پێشەوەین و سەرمەشقی میلەتانین، بەڵام پێویست دەکات لە هەموو بوارەکاندا ڕۆشنبیری فراوانمان هەبێ و معریفەمان ڕنگ بداتەوە لە تەواوی ژیان و ژینگەماندا. ئەگەر بەراوردێک لە نێوان ئێمەی مسلمان و ڕۆژئاوا بکرێت لە ڕووی ڕۆشنبیریەوە دەردەکەوێ ئێمە زۆر لە دواوەی ئەوانین. لە ڕۆشنبیری سیاسی و فکری و فەرهەنگی و ژینگەی و ڕێسا و یاساکانی ژیان و ئیدارەی ژین تەنها لە بواری ئیمانی و ئەخلاقی و کۆمەڵایەتی وەک گوتم لە لوتکەداین.
ئەم بابەتانە وای لە بەندە کرد ئەم نووسراوە بە گوشراوی بخەمە بەردەستی خوێنەری تاچی مسلمان تا بتوانین بنەمای ڕۆشنبیری و معریفەمان دابڕێژین و خۆمان پڕ لە زانیاری و ڕۆشنبیری و معریفە بکەین، دوورکەوینەوە لە نەزانی و ناڕۆشنبیری و بێئاگایی. ئاستی ڕۆشنبیریمان زۆر لاوازە. لاپەڕا 15 بەرزی ئاسی ڕۆشنبیری هەر میلەتێک نیشانەی شارستانیەت و وشیاری میلەتەکەیە. بەداخەوە میلەتی کورد بەهۆی پێگە جوگرافیەکەی بە درێژایی مێژ و شارستانیەتێکی سەربەخۆی نەبووە. بە تایبەتی لەم 100 ساڵەی دوایی چەوساندنەوە و ژێردەستەی میلەتانی زۆر بینیوە. کاتێک خاوەنی دەوڵەتداری خۆی نەبووە نەیتوانیوە شارستانیەتێکی گشتی بنیاد بنێ، هەرچەندە زیرەکی و شاریگەلی کورد زۆر بەرزە، بەڵام زیرەکی بەتەنها بەس نییە. دەوڵەتداری دەتوانێت بینای ڕۆشنبیری و شارستانیەت بکات. ئەم هۆکارانە کاریگەریان زۆر بەجێهێشتووە لەسەر تاچی کورد، بە تایبەتی لە ململانەی سیاسیەکان زیاتر دەردەکەوێت کە ئاستی ڕۆشنبیری سیاسیشمان زۆر لاوازە. ململانەی سیاسی کارێکی نۆرمەڵ و سروشتیە لە نێوان پارتی سیاسی، بەڵام لە کۆتاییدا دەبێت ئەم ململانەیە خزمەت بە کۆمەلگا و نیشتیمان و تاکەکان بکات، نەک میلەت پارچە پارچە بکات، پەرتەوازەی و ڕق و چین و ناوزڕاندنی یەکتر و تانە و تەشەر و تانە لێکتردان و بوختانکردن بە یەکتر و تەخوین و بەکافرکردنی یەکتر. لەوانەیە جاری وە هەیە بگاتە پیلانجێران بۆ یەکتریش. لە بیرمان نەچێ شەڕی براکوژی هۆکارەکەی تەنها ململانەی سیاسی و نەبوونی ڕۆشنبیری بوو. پرۆسەی سیاسی و ململانەی هەڵبژاردن تەمەنی لە کوردستان بۆ 27 ساڵ دەگەڕێتەوە، کەچی ساڵ بە ساڵ بیرینەکان قوڵتر دەبنەوە و دژمنایەتی پەرەدەسێنێ و ناڕۆشنبیرتر دەبین. لە هەموو وڵاتان هەڵبژاردن هەیە، بەڵام دوای تەوابوون ڕێک دەکەون لەسەر خزمەتکردنی گەل و نیشتیمان. لە ناو پارتە ئیسلامیەکانیش هۆشیاری ڕۆشنبیری سیاسی لاوازە. کاتێک تاچێک لەگەڵ پارتێکی سیاسیە بانگەشەی بۆ دەکات و بە چاکترین پارتی سیاسی دادەنێت، لەڕێ ئەو دەبێتە وەزیر و پەرلەمانتار و ئیمتیازات وەردەگرێت. بەڵام کە گرفتێک لە نێوانیاندا دروست دەبێت، حیزبەکە بەجێ دەهێڵێت. هەردوو لا دەست دەکەن بە تانە و تەشەرکردن بە یەکتر و یەکتر بە خیانەتکار وەسف دەکەن. پێشتر هەردوو لا زۆر دڵسۆز بوون و پاک و بێگەرد بوون، کەچی ئێستا خراپ و دنیاویست و خیانەتکار. میلەتانی دنیا بەشێکیان لەمڕۆوە لە پێش ئێمەن. ئێمە پێویستمان بە ڕۆشنبیرێکی گشتگیر هەیە تا لە چوارچێوەی فکر و شارستانیەت و پرۆژەی هەمەلایەن خزمەت بە گەل و نیشتیمان بکەین. دنیای تەکنۆلۆژیا و سۆشیال میدیاکان نیشانەی لاوازی بواری ڕۆشنبیریمان نیشان دەدەن. لاپەڕا 17 دیارترین بەرهەمەکانی مرۆڤ لەم سەردەمەدا تەکنۆلۆژیای سەردەمە. خزمەتێکی بێوێنەی بە مرۆڤایەتی کردووە، بۆتە جوانترین سیمای ڕۆشنبیری و شارستانیەت. بەشێک لەم تەکنۆلۆژیایە فەیسبوک و سۆشیال میدیایە. ڕۆژئاوا فەیسبوک و سۆشیال میدیا بە ناوەندی ڕۆشنبیری و معریفە و هۆشیاری کۆمەڵایەتی دادەنێت. تاکەکانی زۆر پێشخستووە بۆتە چەقی ڕۆشنبیری و زانیاری و هۆشیاری کۆمەڵایەتی و سیاسی و فکری و فەرهەنگی. لە زۆربەی وڵاتان فەیسبوک بۆتە تاکە ڕێگەی وەرگرتنەوەی ماف و ئازادیەکان. هەندێک جاریش تەختی زۆردار و دیکتاتۆرەکانی سەردەمی لەرزاندووە یان ڕوخاندوویەتی. هەموو تاکێکی کردوتە خاوەنی ڕاگەیاندنێکی سربەخۆی خۆی تا بۆ چوون و ڕێیەکانی خۆیان بگەێنە دنیا. هەروەها بە ئاسانی ڕۆشنبیری و زانیاری لە تەواوی جیهان وەردەگرێ، توانای خۆشی پاخش دەکات. کەچی لە نێو کۆمەلگای ئێمە چۆن لە زۆربەی لایەنەکانی تر لە دواوین لە فەیسبوک و سۆشیاڵیش تا ئێستا نەمانتوانیوە سیمایەکی جوان پێشکەش بکەین کە ئاماژە بێ بە شارستانیەت و ڕۆشنبیریمان. بە تایبەتی جنێودان کە کارێکی زۆر قێزەون و نامرۆڤانەیە، ناشارستانی و ناڕۆشنبیرانەیە، بۆتە دیارترین سیمای فەیسبوک. ئیستاچێک لەسەر بۆچوونی جیاواز پارێزراو نییە لە جنێودان. جام تاکە کەسێکی ناودار بێ یان هەر پێگیەکی کۆمەڵایەتی هەبێ زۆر ئاساییە بۆچوونی جیاواز دەرببڕێ، بەڵام هیچ یاسایەکی خودایی و ئەخلاقی و هەتا دوایی ڕێگەی نەداوە مرۆڤ لەسەر بۆچوونی جیاواز جنێو بدات. ئەگەر سەیری کۆمنتەکان بکەی بەڕاستی سیمایەکی زۆر ناشرین نیشان دەدات. هێشتا زۆرمان ماوە بە میلەتێکی خاوەن ڕۆشنبیری و شارستانیەت لە قەڵم بدرێن. هۆکاری لاوازی و ڕۆشنبیری و معریفە لای بەشێک لە مسلمانانی ئەمڕۆ. لاپەڕا 18 ئاوڕێک لە مێژووی 100 ساڵی پێشومان بدەینەوە بێگومان زانیاری و ڕۆشنبیری و معریفە و شیاری مسلمانان لە لووتکە بووە، بۆتە جێگای تێڕامان و سەرسامبوونی جیهان. هەروەها زانا و نووسراوەکانیان سەرچاوەی سەرەکی بوون بۆ تەواوی میلەتان، بۆیە سەردەمی زێڕینیان تۆمار کرد.
جیهان شاهێدی ئەم ڕاستیە دەدات. بەڵام دوای ڕوخانی خەلافەت و هەڵوەشانەوەی چەتری مسلمانان کە دەسەڵات و حکمی سیاسی بوو، دوای ئەمە لە هەموو بەشەکانی بازرگانی و کشت و کاڵ و پیشەسازی پاشەکشەی کرد. دیارە لە بواری ڕۆشنبیری و معریفە و زانیاریش پاشەکشەی کرد، بە تایبەتی دوای جیهانگیری و پێشکەوتنی سەردەم و شۆڕشی زانیاری. لە میدیا و بوارە زانستیەکان زیاتر دەردەکەوێت کە ڕۆشنبیری و معریفەی بەشێک لە مسلمانانی ئەمڕۆ وەک پێویست نییە و لە ئاستێکی لاوازدایە. هەروەها لە کاتی ڕوودانی ڕووداوەکان و خوێندنەوە و هەڵسەنگاندنیان وا دەردەکەوێت کە زانیاریەکانمان زۆر لاوازن. ئەوە ژوای کردووە ئومێد بۆ هەستانەوە و نەهزە کەمتر بێت. مسلمانان نەبوون بەسەر چاوەی سەرەکی بۆ ڕۆشنبیری و معریفە و زانیاری. هۆکارەکەشی بۆ چەند شتێک دەگەڕێتەوە لەوانە: یەکەم، سەرچاوەی پاراستن و گەشەسەندنی هەموو ڕۆشنبیری و زانیاریەک لە ژێر چەتری دەوڵەت و دەسەڵاتی سیاسی دەبێت. مسلمانانیش ئێستا لە ژێر چەتری دەوڵەتی ئەلمانین و چەتری خۆیان نەماوە. دووەم، داڕشتنی مەنهەجی خوێندن و بوارە زانستی و پەروەردەییەکان لە ژێردەستی مسلمانان نین، ئەمانەش سەرچاوەی سەرچین بۆ ڕۆشنبیری و معریفە و زانیاری. سێیەم، منهەجی خوێندنی زانستە شەرعیەکان و حوجرەکانی مزگەوت لە ڕووی ڕۆشنبیریەوە منهەجێکی لاوازە. بوارەکانی ڕیسالە و نەهزە و ڕۆشنبیری و معریفە و ئیدارە و ئابووری تێدا نییە. چوارەم، خیتابی مامۆستایانی ئاینی کە سەرەکی ترین سەرچاوەیە بۆ وەرگرتنی ڕۆشنبیری و زانیاری و معریفە زۆر ناواقعین و لە چوارچێوەی میسالیاتن. تەرکیز لەسەر بواری خواپەرستی دەکرێت بەتەنها بەبێ فکر و ژیری و تێڕامان و بیرکردنەوە. هەروەها یەک لایەنە واتە تەنها ڕێکخستنی نێوان بەندە و خوددا باز دەکەن. هیچ باسێکی پەیوەندی نێوان مرۆڤ و بوونەوەر و ژیان نییە. زۆرینەی مسلمانانیش سەرچاوی وەرگرتنی ڕۆشنبیری و معریفەیان مزگەوت و مینبەر و گوتارەکانن. پێنجەم، بەشێکی زۆر لە سەرکردە سیاسی ئیسلامیەکان دەرچووی مەدرسەی شەرعی و حوجرەی مزگەوتەکانن، واتە هەڵگری هەمان زانیاری و زانستی ئەم منهەجانن کە دەخوێندرێ. کەمتر وایە دەرچووی کۆلێژەکانی زانستی سیاسی و قانون سیاسە و بوارە سیاسی و دیپلۆماسیەکان بن، بۆیە ئەم زانیاریانە دادەبەزن بۆ نێو ئۆرگانەکانی نێو حیزب و تاکەکانی کۆمەلگا. ئەمەش بوونەتە هۆکارێکی تر بۆ لاوازی ڕۆشنبیری و معریفە. شەشەم، گەڕان و سەفەرکردن بە وڵاتان و دیتنی ئاستی ڕۆشنبیری و تەجروبە و شێوازی جیای گەلان. ئاستی ڕۆشنبیری و معریفە زیاد دەکات. دیارە تاچی کورد بەهۆی نەبوونیکیانێکی سربەخۆ، هەروەها تێپەڕبوونی بەنێو ئەم هەموو کارەساتە سیاسی و ئەمنی و ئابووریە وای کردووە کەمتر بتوانێت بە وڵاتاندا بگەڕێ و سوود لە تەجربەی جیاواز ببینێ و ڕۆشنبیری و معریفەی گەلان کۆبکاتەوە. هەفتەم، شەپۆڵی بەناو قورئان و سوننە بە پاڵپشتی سەلەفیەکان و وڵاتی سعودیا لە ژێر بڕیاری ئەمریکا جارێکی تر ڕێگای بیرکردنەوەی زیاتری لە مسلمانان داخست. وای لە مسلمانان کرد بە ناوی قورئان و سوننەوە هیچ بیر نەکەنەوە، بەڵکو بە زاهر لەگەڵ وشە بژین و هەڵس و کەوت بکەن، نەک لەگەڵ ڕۆح و کاکڵ و مەقاسید و ناوەڕۆکی بەرز و پیرۆزی قورئان و سونەتی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پڕا لە ڕۆشنبیری و معریفە و زانیاری. هەروەها بێ ئاگان لەوەی کە قورئان و سونەتی صحیح داوای بیرکردنەوە دەکات بۆ فراوانکردنی ئاسۆی معریفە و زانیاری و ڕۆشنبیری، وردبوونەوە و لێکۆڵینەوە و بیرکردنەوە و وشیاری و دانایی و زیرەکی بنەمای سەرەکی قورئانە. ئەوە سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێمان دەفەرموێت ئیماندار کەیس فەتین حەذەر. ئەمە قورئان و سنەتە، نەزانی و جەهالەت و داماوی و تەقلید و چاولێکەری لێمان قەدەغە کردووە. ئەوە قورئان و سنەتی صحیحە، داوا دەکات داهێنان بکەین و هەنگاوی پەرەسەندون بهاوێژین و هەروەها دنیا ئاوادان بکەینەوە. ئەشتەم، بەهۆی ڕووداوە سیاسیەکان و گۆڕەپانی سیاسی فراوان ڕۆژ بە ڕۆژ تاکی مسلمان پشتی لە خوێندنەوە کردووە، کەمترین ڕێژەی خوێندنەوە لە لای مسلمانانەوەیە. نۆیەم، زاڵبوونی گوتاری عاتفی بەبێ بنەمای فکر و بیرکردنەوە، ئەمەشان لاوازی ڕۆشنبیری زیاد دەکات. دەیەم، بێ ئاگایی لە بەرزی و بەهێزی و فراوانی ڕۆشنبیری و معریفەی ئیسلام و شەریعەت. یازدەم، ئەو ڕاگەاندنانەی لەلایەن ئێمەوە بەڕێوە دەبردرێن لاوازن، ئەمانیش بوونەتە سەرچاوەیەک بۆ زانیاری و ڕۆشنبیریمان لە چوارچێوەی هەمان زانست دەسوڕێنەوە. دوازدەم، بێمەتمانەیی بە ئیمان و بڕوای خۆمان ناتوانین لەگەڵ خەڵکی غەیری خۆمان تێکەڵ بین تا زۆرترین زانیاری ئاڵوگۆڕ بکەین. متمانەمان بە ئیمانی خۆمان نییە، دەترسین خەڵک کاریگەریمان لێ بکات و بمان گۆڕێ. ئەمەش کارەساتە ئیمانمان ئەوەندە لاواز بێ بترسین لە هەموو بیردۆز و ئاگایەکی تر.
نیشانەکانی لاوازی ئاسی ڕۆشنبیری کۆمەلگا لاپەڕا 23. کۆمەلگای پێشکەوت و سیمای پێشکەوتنی تاکەکانیەتی. چەندە تاکەکانی ڕۆشنبیر و هۆشیار و ژیر بن ئەوەندە کۆمەلگاکە سیمای شارستانی و ڕۆشنبیری پیشان دەدات. پێچەوانەکەشی هەمان ئەنجاممان دەداتێ بەڵام بڕوە سەلبیەکەی. واتە ئەگەر تاکەکان دواکەوت و ناڕۆشنبیر بن ئەوە کۆمەلگایەکی ناڕۆشنبیر و دواکەوت و لاوازی لێ دەردەچێت. ئەم ناڕۆشنبیریەش چەند نیشانە و ئاماژەیەک نیشان دەدات وەک سیمایەکی لاواز دەردەکەوێت. ئەم سیما لاوازانش لە نێو هەر کۆمەلگایەک هەبوو ئەوە ئاستی ڕۆشنبیری ئەم کۆمەلگایە لاوازە لەوانە: یەکەم، عاتیفە و سۆزداری تاکەکان زاڵ دەبن بەسەر عەقڵدا. دووەم، خەون جێرانەوە و دیتنی خەون دەبێتە دیارترین سیمای تاکەکان. سێەم، سحر و کەهانە و نوشتە و جن و ئەم بابەتانە زۆرترین باس و بابەت دەبن. چوارەم، شتی سادە و ساکار زۆرترین بینەری دەبێ. پێنجەم، بەسەرهات و قسەی بێبنەما و لاواز زۆرترین بازاڕی دەبێ. شەشەم، خەڵکی بێمستەوە زوو گەورە دەبێ. هەفتەم، دینداری بەڕووکەش زۆر دەبێ. هەشتەم، قۆڵبڕین بە ناوی دینداری زۆر دەبێ و خەڵکیش هەست پێ ناکەن. نۆیەم، سیناریۆ دیارترین بابەت دەبێ بۆ بەکارهێنانی کۆمەلگا. دەیەم، هەرکەس بێوێ بە ئاسانی خەڵک بۆ خۆی و فکرەکەی بەکاردەهێنێ بە ناوی دین و نیشتیمان و قەومیەت. یازدەم، بابەتی جددی و نەهزەوی و فکری خوێنەری نامێنێت تەنها کەسانێکی کەم نەبێ. دوازدەم، خەڵک بە شکل و شێواز دەناسێتەوە نەک بە کار و کردەوە. سێزدەم، خوێندنەوە و دیراسات و بە دواداچوونی زانستی باوی نامێنێ. چواردەم، کتێب و ڕۆژنامە و گۆڤار کەمترین خوێنەری دەبێ. پازدەم، بیرکردنەوەی قوڵ و ئامانزدار کەم دەبێ. شازدەم، متمانە بەخۆبوون لاواز دەبێ. هەفدەم، قودوەکان چاولێکراوەکان بە دوای عاتفی خەڵک دەکەون. هەژدەم، پێشەنگ و قودوەکان ئاستی نەهزە و فکر و هەستانەوەیان لا غایب دەبێ. نۆزدەم، کەسانی سادە و فەنان و خاوەن زوبان دەبنە قوتبی ڕەبانی و بە شەیخ الئیسلام وەسف دەکرێن. بیستەم، مفەکر و خاوەن مەبدە بە نەزان و نەفام ناوزەند دەکرێت. 21، هەندێک لە نەخوێندەوار و گۆرانی بێش یاسا بۆ میلەت دادەڕێژن و دەبنە پەرلەمانتار. 22، تەقلید و چاولێکەری سیمای کۆمەلگا دەبێ. 23، ئەهلی ئیختیساس و پسپۆڕی کەم دەبێ. خەڵک تەنها لە زانیاری گشتی شارەزا دەبێ. 24، مادە و پارە و پول پێوەەر دەبێ بۆ کەسایەتی و هەڵسەنگاندنی کەسەکان. 25، هەموو کەس خۆی بە قودوە و زانا دەزانێت لە ئەسڵیشدا وانە. 26، هەڵخەڵەتاندنی سیاسی و فکری زۆر دەبێ. 27، دەسەڵاتی سیاسی دیکتاتۆر و نادیموکراسی گەشە دەسێنێ. 28، زوڵم و ستەم زۆر دەبێ و نادات پەروەری بڵاو دەبێتەوە. 29، کاری چاکە زۆری بۆ ڕووکەش و چاوی کامێرا دەبێ واتە خێرخوازی شاراوە کەم دەبێ. 30، مرۆڤ بەهای لاواز دەبێ، شتەکانی تر لە کۆمەلگادا بەهادارتر دەبن لە مرۆڤ. ڕاگەاندن و ڕۆشنبیری تاک و لێککەوتە خراپەکانی. لاپەڕا 26. سەدەی 20 و 21 کار و کاریگەری ڕاگەاندن گەیشتە لوتکە. لە ڕووی کاریگەری لەسەر تاک و کۆمەلگا لە دەسەڵاتی چوارەمەوە بووە دەسەڵاتی یەکەم. ئەمەش بەهۆی گواستنەوەی زانیاری خێرا و جیهانی ئەولەمەوەیە. جاران زۆرترین زانیاری و ڕۆشنبیری تاکەکان لە ڕێگای جیاواز و ئۆرگانی تر گەشەی دەکرد و پەرەی دەسەن. ئێستا ڕاگەاندن زۆرترین کاریگەری هەیە بەسەر ڕۆشنبیرکردنی تاکەکان. دەتوانین بڵێین هیچ تاچێک نییە ئەمڕۆ بینای بەشێکی زۆری ژیانی ڕۆشنبیری لەسەر ڕاگەاندن بینا نەکات. ڕاگەاندن بە هەر سێ بەشی بینرا و بیسترا و نووسراوەوە بۆتە زەرورەتێکی گرنگ لە ژیانی هەموو تاچێک. تەنانەت دوای لێ هاتووە تاک نەتوانێت ڕۆژانە چەند سەعاتێک لە وێزگەکانی ڕاگەاندن داببڕێ. لە وڵاتە ژیر و ڕۆشنبیر و پێشکەوتوەکان ڕاگەاندن شوێنی زۆر دام و دەستگای حکومی پڕکردوتەوە بۆ گەیاندنی زانیاری و ڕۆشنبیرکردنی تاکەکانی کۆمەلگا. بە نمونە ئەگەر دەوڵەت بێوێت ڕۆشنبیری سیاسی، تەندروستی یا ژینگەیی یان هەر بابەتێکی تری ڕۆشنبیری پێویست بۆ تاکەکانی کۆمەلگا بڵاو بکاتەوە، حملەی بۆ ڕادەگەێنێت و هەموو ڕاگەاندنەکان دەخاتە کار بۆ ماوەیەکی کەم بنمای تاچی ڕۆشنبیریدا دەمەزرێنێ. ململانەی ڕاگەاندنەکان لەسەر پێشکەشکردنی زۆرترین هەواڵ و زانیاری زۆر سوودی بە تاکەکانی کۆمەلگا گەیاندووە بۆ ئەوەی بە کەمترین کات زۆرترین زانیاری جیاواز وەربگرێ. تاچیش تا زانیاری زیاتر بێ ڕۆشنبیرتر دەبێ. بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە چونکە هەرێمەکەمان
لە زۆر لاوە بێپلانە و زۆربەی سێکتەرەکان کەوتونەتە ژێرکاریگەری حیزبە دەسەڵاتدارەکان و گەندەڵی زۆری تێکەوتووە، بێگومان ڕاگەیاندنەکانیش بەشی گەورەیان بەرکەوتووە. لە بڕی گەشەی تاک و کۆمەلگا بەشێکیان هەوڵی پاشەکشەی تاک و کۆمەلگا دەدەن. بڕوایان وایە تا کۆمەلگا پاشەکشە پێ بکەن ئەوە سوودمەندی مادی دەبن و درێژە بە دەسەڵاتەکان دەدەن. چەندان لێکەوتەی خراپیان خستووەتە نێو کۆمەلگای کوردی لەوانە: یەکەم، ئاستی ڕۆشنبیری تاکەکانیان لاواز کردووە. دووەم، یەکریزی کۆمەلگایان تێکداوە. سێیەم، دووبەرەچی و دژایەتێکی زۆریان خستووەتە نێو تاکەکانی کۆمەلگا. چوارەم، ئینتیمای نیشتیمانیان لاواز کردووە. پێنجەم، ململانەی قوڵیان خستووەتە نێو تاکەکان. شەشەم، خەڵکیان لەسەر ماددەگەرایی ڕاهێناوە. هەفتەم، چاواشەکاری زۆر دەکەن. هەشتەم، چاوپۆشی و لێبوردەیی کە سیمای جوانی کوردەواری بووە زۆر کەم بووە. نۆیەم، یەکتر قبول نەکردن لە نێو تاکەکان گەشەی کردووە. دەیەم، وێنای کۆمەلگای کوردی ناشرین کردووە. یازدەم، ئینتیمای حیزبایەتی خستووەتە پێش ئینتیمای دین و خاک و نیشتیمان. دوازدەم، هەماهەنگی و هاوکاری تاکەکانی لێکترازاندووە. سێزدەم، میلەتی کورد زۆر گرنگی بەلایانی ئەخلاقی داوە، ئەوان بوونەتە هۆی لاوازی بوارە ئەخلاقیەکان. چاردەم، متمانەیان لە نێوان تاکەکاندا نەهێشتووە. پازدەم، شیرازەی خێزانیان تێکداوە. ئەمانە هەمووی هۆکارن بۆ لاوازکردنی ئاستی ڕۆشنبیری تاک. هۆکاری ئەم خاڵە سەلبیانەی ڕاگاندن بۆچی دەگەڕێتەوە؟ لاپەڕا 29. بە چەند بنەما و ڕێسایەکی ئەساسی هۆکاری کاریگەریە خراپەکانی ڕاگاندن لە پاشەکشەی ئاستی ڕۆشنبیری تاکەکانی کۆمەلگا دیاری دەکەین. یەکەم، ڕاگاندن لە وڵاتی ئێمە لە دەستی حیزبەکانە نەک لە دەستی حکوومەت. دووەم، هەر حیزبێک بەرژەوەندی خۆی و ئەندامەکانی لە چیدا بێ ئەوە پەخش دەکات، نەک ئەوەی تاکەکانی کۆمەلگا دەیەوێت. سێیەم، پارە و بودجەی زەبەلاحیان بەدەستەوەیە لە کۆمەلگا و لە فشاری تاکەکان ناترسێن. چارەم، هیچ جۆرە لێپێچینەوەیەک نییە بە هەر شێوازێک کار بکەن سوودی کۆمەلگای تێدا بێت یان نا. پێنجەم، ئەو یاسا ڕۆژنامەوانی و ڕاگەاندنانەی کە هەیە ناتوانێت فشار لەسەر ڕاگەاندنەکانی حیزبە دەسەڵاتدارەکان دروست بکات. شەشەم، گرنگی بە هەواڵ و سیاسەت دەدرێت نەک ڕۆشنبیرکردنی تاکەکان. هەفتەم، ڕاگەاندنەکان زیاتر لە چوارچێوەی بیری تاکەکانە نەک دامەزراوەیی. هەشتەم، بابەتەکان ئامانجدار نین بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری. نۆیەم، خیتابەکان حیزبین نەک جەماوەری. دەیەم، لە بواری ڕاگەاندن کار بە پێوەرە ئەخلاقیەکان ناکرێت. یازدەم، نەبوونی بنەمای فکری لە ڕاگەاندنەکانەوە کە هاوڕابێ لەگەڵ کۆمەلگا. دوازدەم، بوونی دەیان بەناو ڕۆشنبیری خۆفرۆش کە ڕێی هەڵە و چاواشەکاری لە بەرامبەر وەرگرتنی پارە بۆ ڕاگەاندنەکان دادنێن. سێزدەم، بێدەنجی خەڵکی ڕۆشنبیر و بیرمەند و شارەزار لە ژێرفشاری ترس یان مجاملەی دەسەڵات و بەرپرسەکان. ڕۆشنبیر چێیە؟ لاپەڕاسی. ڕۆشنبیر لە زمانەوانیدا لە وشەی ثەقەف هاتووە بەواتای الحەذق، الفطنە، سرعة الفهم، الذكاء، واتە کارامەیی، زیرەکی، لێهاتووی، تێگەیشتنی خێرا. هەروەها بە چەند وشەیەکی پڕمانە و فراوان وەصف کراوە، لەوانە كل ما فيه استنارة للذهن وتهذيب للذوق وتنمية لملكة النقد. واتە ڕۆشنبیر بەرچاوڕوون و فکر ڕۆشنە، سەلیقەی پاک و بێگەردە، گەشە سندووە لە ڕخنەگرتنی بنیادنەرانەوە. لە ڕووی بەکارهێنانیەوە ڕۆشنبیر ئەو کەسێ بەرچاوڕوونە ئاگاداری ڕووداوەکانی ڕۆژانەیە، هەروەها ئاگادار و زانایە بە سەرتەواوی بیردۆز و ڕەوتە کۆمەڵایەتی و فکری و زانستیەکان. هەڵگری بیرۆکێ و توانای هەڵسەنگاندنی هەیە. پێشەنگە لە بڵاوکردنەوەی بارە فکری و ڕۆشنبیریەکان لە نێو کۆمەلگا کار لەسەر وشارکردنەوە و بەرچاوڕوونی ڕۆشنبیرکردنی تاک و کۆمەلگا دەکات. ڕۆڵی ڕۆشنبیر، لاپەڕاسی و دوو. ڕۆشنبیر دەتوانێت ڕۆڵی سەرەکی ببینێ لە نێو کۆمەلگا، لەوانە: یەکەم، بڵاوکردنەوەی ڕۆشنبیریەکی گشتگیر. دووەم، بەرزکردنەوەی بەهای تاک و کۆمەلگا. سێیەم، ڕخنەگرتنی بنیادنەرانە. چارەم، گرنگیدان بە کێشەی کۆمەلگا. پێنجەم، بە دوای چارەسەری کێشەکان دەگەڕێت. شەشەم، بەرگریکردن لە بابەت و گرفتی کۆمەلگا. هەفتەم، وشارکردنەوەی کۆمەلگا لە خوڕافیات و بۆچوونی بێبنەما و چاولێکەری. هەشتەم، گرنگیدان بە گەشەسەندنی تاک و کۆمەلگا. نۆیەم، ڕۆڵی ئەساسی دەبینێ لە نێو کۆمەلگا. دەیەم، کۆمەلگا ئاگادار دەکاتەوە لە هەر پێشاتێکی ترسناگیان سوود بەخش. یازدەم،
قوربانی دەدات لە پێناو کۆمەلگا. 12 مەبدەء بڵاو دەکاتەوە و سەرخەری حەق و عەدالەتە. 13 هاوکاری هەموو کارێکی خێرە. 14 دژی زوڵم و ستەم و نادادگەری دەوەستێ. 15 ئاستی تاکەکانی کۆمەلگا بەرز دەکاتەوە لە ڕووی خوێندنەوە و هۆشیاری و دانایی و زیرەکی. سیمای تاچی ڕۆشنبیر لاپەڕا 33. تاچی ڕۆشنبیر چەند سیما و ڕەوشت و ئاکارێکی هەیە پێی دەناسێتەوە لەوانە: 1 خاوەن زانیاریی فراوان بێت. 2 هۆشیار و دانا و ژیر و عاقڵ بێ. 3 خاوەن بیرکردنەوەیەکی قوڵ بێ. 4 خۆی بناسێ، ئاست و توانای خۆی بزانێ. 5 بەرامبەرەکان بناسێ و نسبێک سەرناسی تێدا بێت. 6 ڕوودا و واقعەکان وەک خۆی بخوێنێتەوە. 7 ئامانجی هەبێ لە ژیان. 8 پند لە هەموو ڕووداوێک وەرگرێ. 9 نەخشە و پلانی هەموو چرکەیەکی ژیانی هەبێ. 10 قبولی پێشنیار و ئامۆژگاری بکات. 11 خاوەن پرۆژەی بەردەوام بێت. 12 زۆر بخوێنێتەوە. 13 قبولی بۆچوونی جیاواز بکات. 14 لە کاتی گفتوگۆکردن لەسەر خۆ و ئارام بێت. 15 توانای چارەسەرکردنی گرفتەکانی هەبێت. 16 خاوەن ئومێد بێت. 17 ئیجابیانە بیر بکاتەوە و دوور بکەوێتەوە لە بۆچوونی سەلبی. 18 هەماهەنگ بێت لەگەڵ دەوروبەری. 19 هەڵسوکەوتی خۆش و گونجاو بێت. 20 دوور بێت لە بڕیاری عاتفی و سۆزداری بێ بیرکردنەوەی قوڵ. 21 توانای چارەسەری گرفتەکانی هەبێ و بەسەریاندا زاڵ بێت. 22 لاپێدانی زانیاری دەستکراوە و بەخشندە بێت. داڕشتنی بینای ڕۆشنبیر و معریفی لاپەڕا 34. بۆ چارەسەری هەر بابەتێکی بینای ڕۆشنبیری و معریفی پێویستمان بە دیاریکردنی گرفتەکە هەیە. دیارە فێربوون سەرچاوەی سەرەکی هەموو ڕۆشنبیری و هەستانەوە و ئاوادانکردنەوەیەکە. لێرەدا ئاماژە بەوە دەکەین کە چۆن بینای ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاری تاک دابڕێژێت. ئەمە بۆتە گرفتێک بێگومان سەرەتای چارەسەری ئەم گرفتە بە بینای تاچی ڕۆشنبیر و معریفی دەبێت. واتە پێویستمانە بزانین چۆن بینای ڕۆشنبیری و معریفی بکەین. بۆ ئەم مەبەستە دەبێت بگەڕینەوە بۆ سەرچاوە و بنەماکان تا بزانین پەیوەندیان بە ڕۆشنبیری و معریفە و زانست و فێربوون چییە. سەرچاوەی سەرەکی بینای ڕۆشنبیری و معریفە نیگایە ئەلوەحی لاپەڕا 35. سەرچاوەی تەواوی ڕۆشنبیری و زانست و زانیاری دەگەڕێتەوە بۆ وەحی. ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی سەرەتای دروستبوونی مرۆڤایەتی کە باوکمان ئادەمە دەبینین لەگەڵ دروستبوونی یەکەم مرۆڤ لەسەر زەوی بنەمای ڕۆشنبیری و زانست و معریفەی بۆ داڕێژراوە و تەواوی زانستەکانی فێرکراوە. وعلم آدم الأسماء كلها ثم عرضهم على الملائكة. سورة البقرة آياتي 31. واتا خوای گەورە هەموو ناوەکانی فێری ئادەم کرد. شيخ الإسلام ابن تيمية دەفەرموێت معریفە و زانیاری و دەساتوو لە وەحی معریفەیەکی یەقینیە و ڕەهایە، چونکە وەحی بەشێکە لە زانستی خوددا کەواتە وەحی ئەم سیفەتەی هەڵگرتووە کە ڕاستێکی ڕەهایە و بێ سنوورە. بەڵگەداری وەحی بۆ زانستی ئاینی زانستێکی شەرعی و عەقلیە. سەرچاوەی معریفە لە لای مادیەکان تەنها ئەوانن کە بە جیهازە هەستیارەکان هەستیان پێدەکرێ یان عەقڵ دەرچیان پێدەکات. بەڵام لە لای ئێمەی مسلمان جگە لەم دوو سەرچاوە کە زۆر گرنگ و نیعمەتێکن بە مرۆڤەکان دراوە و مرۆڤی لە تەواوی بوونەوەرجیا کردووەتەوە، سەرچاوەیەکی بنچینەیە بۆ ڕاستکردنەوەی هەڵی ئەمانە. یان هەندێک زانست کە ناتوانن دەرچی پێ ببەن ئەویش وەحی خودایی بە هیچ شێوەیەک ناتواندرێت لە مەنهەجی ڕۆشنبیری و زانستی و معریفی و فێربوون جیا بکرێتەوە، بەڵکو تەواوی ڕۆشنبیری و زانست و زانیاریەکانی بەستراوەتەوە بەم ئەسڵە. هەر زانستێک بەهۆی ئیجتیهادات و عەقڵەوە بەدەست بێنێ و دوور بێ لە پێوەرەکانی وەحی و تەنها پشت بە عەقڵ ببەستێ ئەوە لاڕێ دەبێ. ئاوڕێک لە تیۆریە بەشەریەکانی سەدەی ڕابردوو بدەینەوە لە بیردۆز و تیۆریەکانی داروین و نیتچە و دوورکاریم و فرۆید و هێگڵ و تەواوی تیۆریەکان بەهۆی ئەم زانست و تیۆریە معریفیانە زۆڵم و ستەم و نادادگەری و خوێن ڕشتن و مرۆڤ کوژیان بەرهەمێنە، جیهانیان پڕ لە ئاگر و ئاسن کرد. تەواوی ئەو لایەنانەی پەیوەندیان بە مرۆڤ هەیە شێوێندران و لەسەر بنەمای سروشتی و خزمەتی مرۆڤایەتی لادران. ڕۆشنبیری و زانستەکانی مرۆڤ پەیوەستن بە توانای کەسەکە و زەمان و مەکانێکی تایبەت و سەردەمێکی تایبەت. مرۆڤ ناتوانێت چارەسەری داهاتوی خۆی بکات، نازانی گرفتەکانی زەمان و مەکانێکی ترچیە و بەچی چارەسەر دەکرێت. توانای عەقڵی وەک باقی بەشەکانی تر سنووردارە و بێسنوور نییە، تەنها شتا بینراوەکان دەبینێ و لە پەنهانەکان بێئاگایە.
يعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن الآخرة هم غافلون. سورة الروم آية 7 واتا تەنها ئاگادارن بە ڕووکەشی ژیانی دنیا و بێ ئاگان لە باسەکانی ڕۆژی دوایی. لە جوگرافیایەکی تایبەت دەتواندرێ بیردۆز دابڕێژرێ نەک بۆ هەموو جۆر و ڕەنگ و شێواز و تاکە جیاوازەکان. کاریگەری ژینگەی و جوگرافیا و قەوم و دەوڵەمەندی و فەقیری و هێز و فاکتەرەکانی تری لەسرە، بەڵام وحی لە پێش زەمان و مەکانە، پێویستی بە کەس نییە. هیچ جۆرە فاکتەرێک ناتوانێت کاری تێبکات و زانیاریەکانی بەڕێژەی 100% تەواو و یەقینی و بێسنوورن، لە ئاشکرا و پەنهان ئاگادارە. بۆیە مرۆڤ لەگەڵ وحی بە ئاسانی دەتوانێت باشترین زانیاری بەدەست بهێنێ، چاکترین چارەسەر بۆ تەواوی گرفتەکانی ژیان بدۆزێتەوە. عەقڵیش بە تێگەیشتن لە وحی ڕێگای ڕاست و درستی خۆی دەگرێتە بەر. چۆن بینای ڕۆشنبیری و معرفی بکەین لە ڕێگەی وحی؟ لاپەڕاسی و هەشت. بینای ڕۆشنبیری و معرفی بۆ تاکەکان بنچینەی کۆمەڵگەیەکی بەهێزە، دەواازەی گۆڕانکاریە، بنەمای پێشکەوتن و داهێنانە، فراوانبوونی ڕۆشنبیریە. وحی تەواوی کتێبە ئاسمانیەکان دەگرێتەوە. قورئان کەلامی خودای پەروەردیگارە، لە نێویاندا ماوەتەوە و گۆڕانکاری تێدا نەکراوە و پارێزراوە. چۆن بینای ڕۆشنبیری و معرفی بەم قورئانە بکەین؟ بێگومان دەبێ وەصفی ناوەڕۆک و تایبەتمەندیەکانی بکەین. یەکەم، کاتێک دەڵێن وحی واتە قورئان و کەلامی خوای گەورە. لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه تنزيل من حكيم حميد. سورة فصلت آياتي 42 واتا هیچ ناحقی و نادرستی و ناتەواویەک ڕووی تێناکات لە هیچ کاتێکدا و لە هیچ لایەکەوە، ڕەوانەکرا و نردراوی زاتێکە کە خاوەنی حکمت و داناییە و شایەنی سوپاس و ستایشە. دووەم، قورئان حەقی ڕەهای لایە. الحق من ربك فلا تكونن من الممترين. سورة البقرة آياتي 147 واتا ڕاست ئەوەیە کە بۆت هاتووە ئەی محەممەد لەلایەن پەروەردیگارتەوە، کەواتە لە گومانداران مەبە. سێەم، تەواوی پەیڕەوانی کتێبە ئاسمانیەکان دەزانن قورئان لە لای خوددا دابەزیوە و حەق و ڕاستە. والذين آتيناهم الكتاب يعلمون أنه منزل من ربك بالحق فلا تكونن من الممترين. سورة الأنعام آياتي 114 واتا ئەوانی کە نامەمان پێبەخشین سوور دەزانن بێگومان ئەم قورئانە لەلایەن پەروەردیگارتەوە بە حەق و ڕاستی نێردراوە. چارەم، قورئان ڕێگەی ڕاست و درستی معرفی و زانستە. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. سورة الإسراء آياتي 9 واتا بەڕاستی ئەم قورئانە ڕێنمونی دەکات بۆ ڕێباز و بەرنامەیەک کە ڕاستترینە. پۆلێنکردنی وحی بەسەر ڕۆشنبیری و معریفە و زانیاری. لاپەڕاچل بۆ سود وەرگرتن لە وحی یان چۆنیەتی بیناکردنی ڕۆشنبیری و معریفی خۆمان لە وحی پێویستە بابەتەکە پۆلێن بکەین. هەندێک جار وحی زانیاری تەواو و قەتعی دەداتێ، بوار بۆ مرۆڤ ناهێڵێتەوە تا قسەی تێدا بکات، واتە لە سنووری توانای مرۆڤەکان نییە. جاری واش هەیە مەجال بۆ مرۆڤەکان دەهێڵێتەوە تاکو ئیجتیهادی تێدا بکەن لە چوارچێوەی ئاماژە و لێکۆڵینەوە بگەنە ئەنجام. بەم چەند خاڵە پۆڵێنی سوودوەرگرتن لە وحی دیاری دەکەین. یەکەم، جاری وا هەیە وحی زانیاری و معریفەیەکی یەقینی تەواوت دەداتێ لەسەر بابەتێک، مرۆڤ تەنها بۆی هەیە وەری بگرێ و تێبگا و قبوڵی بکات بێ ئەوەی پێشتر هیچ زانیارێکی لەسەر هەبێت. واتە عەقڵی مرۆڤەکان لەم جیهانە هیچ دەورێکیان نییە ناتوانن قسەی تێدا بکەن، یان وەڵامی پرسیارەکانی بدەنەوە، یان بگەنە ڕاستیەک جێگای قبول بێت. وحی دوو جیهان لێک جودا دەکاتەوە، ناوی ناوە جیهانی پەنهان و جیهانی بینراو. ئەم زانست و معریفیانەی باسی جیهانی پەنهانە مرۆڤ لێی بێ ئاگایە و مەجالی لێکۆڵینەوە و بەدواداچوونی بۆ نییە. 48 جار وشەی غەیب هاتووە وەک خوای گەورە دەفەرموێ: وعنده مفاتح الغيب لا يعلمها إلا هو ويعلم ما في البر والبحر وما تسقط من ورقة إلا يعلمها
ولا حبة في ظلمات الأرض ولا رطب ولا يابس إلا في كتاب مبين. سورة الأنعام آدي پنجاونو واتا كليلي همون هين كان هر لاي خوايو كس نايان زاني. فقل إنما الغيب لله فانتظروا إني معكم من المنتظرين. سورة يونس آتي بيست واتا بڵێ بێگومان زانینی نهێنیەکان تایبەت بەخوایە تەنانەت پێغەمبەرانیش شارەزاییان نییە لەسەر جیهانی پەنهان تەنها ئەوانەی خوددا پێی فەرموون. عالم الغيب فلا يظهر على غيبه أحدا. سورة الجن آتي 26 واتا هەر خوا زانایە بە نهێنیەکان و کەس ئاگادار ناکات بەسەر نهێنیەکانی تەنها ئەوانە نەبێ کە خوددا لەیان ڕازیە و زانیاریان لەبارەی غەیبەوە دەداتێ. ئەم ئاەتە ڕۆشنبیری و زانیاری تاوامان پێدەدەن لەسەر جیهانی پەنهان. تەواوی پرسیارە فەلسەفیەکانی مرۆڤ دەتوانن لێرە وەڵام بدەنەوە. بێگومان مرۆڤ ناتوانێت تەنها بە عەقڵ وەڵامی سێ پرسیارە فەلسەفیەکەی دەست بکەوێ. تەواوی بیردۆز و تیۆریەکان جگە لە وەحی ناتوانن هیچ زانیاری و زانستێک ببەخشن یان وەڵامێک بۆ ڕاستیەکان وەرگرن. بۆ نمونە ژیانی دوای مردن کە پێک هاتووە لە قەبر، زیندووبوونەوە، لێپێچینەوە، پاداشت و سزا، بەهەشت، جەهەنەم، تەواوی زانست و زانیاری پەیوەست بە ژیانی دوای مردن تەنها لە ڕێگەی وەحیەوە دەست دەکەوێت. هەموو تیۆر و بیردۆزەکان لەم بابەتە بە هەڵەدا چوون و نەیانتوانی وەڵامی ڕاستیان دەست بکەوێ. دووەم، هەروەها وەحی کۆمەڵێک ڕۆشنبیری و زانست و زانیاری تەشریعی و ئەخلاقی دەدات بە مرۆڤەکان بۆ ڕێکخستنی ژیانیان لە مەبادئی و فەرمانکردن و قەدەغەکردندا. مرۆڤ بۆی نێ ئیجتیهادی تێدا بکات، تەنها لە سەیرەتی جێبەجێیان بکات و قبوڵی بکات بۆ ڕێکخستنی جوڵەی ڕۆژانەی لەگەڵ خۆی و خەڵکدا. لادان لەم پێوەرە تەشریعیانە زیانی زۆر گەورە بە کۆمەلگا دەگەێنێ. کاریگەری نەرێنی لەسەر مرۆڤەکان دروست دەکات، چونکە وەحی هەر زانیارێک بدات لەبارەی تەشریعەوە تەنها بەرژەوەندیە بۆ مرۆڤەکان و دوورخستنەوەی خراپەیە لەیان. سێەم، هەروەها وەحی چوارچێوە و پێوەری داناوە بۆ زۆر لایانی جیاواز، یەکێک لەوانەش منهەجی پەروەردە و فێرکردنە کە وەحی بە چوارچێوێکی قەتعی قسەی لەسەر نەکردووە، بەڵکو مەجالێکی فراوانی بە مرۆڤەکان داوە تا باشترین ڕێگا و چاکترین شێواز هەڵبژێرین بۆ پێگەیاندن و تێگەیاندن. سیاسا و پێوەرێک دەبێتە هۆی ئاوادانکردنەوە و زیادبوونی زانست و معریفە و ڕۆشنبیری. بەڕە چاوکردنی پێوەرەکان دەتوانن گەشەی پێ بدەن و کۆمەلگای پێ سەر بخەن تا ئەمن و ئارامی و شارستانیت بەرپا دەکەن. پەیوەندی وەحی بە ڕۆشنبیری و معریفە و زانستە جۆرە جۆرەکانی مرۆڤ. لاپەڕات لووسێ. پەیوەندی وەحی بە زانستە مرۆیەکان پەیوەندێکی هەمەلایەنە و هەمە جۆرە. گرنگی پەیوەندی وەحی بە زانستە مرۆیەکان لەوەدایە بە هەردووچیان چارەسەری کێشەکانی مادی و معنەوی و ئەخلاقی و جیهانی مرۆڤ دەکەن. بۆ هەر ڕەهەندێک لەم ڕەهەندانە وەحی دەوری باڵای هەیە و یاسا و پێوەری بۆ داناوە. مرۆڤیش بە لێکدانەوە و بە دوواداچوون لە وەحی زانستەکان بە فراوانی و هەمەلایانی بەرهەم دێنێ. وەحی لە چەند ڕوویەکەوە کار ئاسانی دەکات تا مرۆڤەکان بتوان لەم چوارچێوەیە ڕۆشنبیری و زانستی فراوان بەرهەم بێنن. لەوانە: یەکەم، مرۆڤ بەبێ وەحی لە چوارچێوەی مادی ڕوود دەمێنێتەوە، ناتوانێت لە بازنەی ڕۆحیانەت و دەروون و ڕۆشنبیری و زانستی خۆی فراوان بکات. وەحی بەهۆی فراوانی و گشتگیری خۆی زانیارێکی زۆر لە ڕووی ڕۆحیانەت و دەرونی بە مرۆڤەکان دەدات. ئەمەش دەبێتە دەرگایکی زانستی و معریفی و ڕۆشنبیری فراوان بۆ مرۆڤ و زانستە مرۆیەکان تا مرۆڤ لە جیهانی مادەت بپەڕێتەوە بۆ هەردوو جیهان، واتە مادی و معنەوی یان ڕۆحی. دووەم، وەحی مرۆڤەکان ئازاد دەکات لە لێکدانەوەیەکی ڕووتی مادی بۆ بوونەوە و مرۆڤ و ژیان و کۆمەلگا. ئەم لێکدانەوەیە سەری کێشاوە بۆ بێباوەڕی و ئیلحاد. لێرەدا زانستەکانی وەحی تێڕوانینێکی دروست بۆ مرۆڤەکان دروست دەکەن تاوەکو ببێتە خاوەنی زانست و معریفەی ڕاست بۆ ژیان و کۆمەلگا و بوونەوەر و مرۆڤ. سێەم، زانستە مرۆیەکان کاریگەری ئایدۆلۆژیا و ئینتیمای کەسی و قۆمیاتی لەسەرە، بۆیە لە ڕێڕەوی ڕاستی خۆی لایەن داوە. بنەماکانی ڕاستی و ئەمانەت و بەرپرسیارەتی و ڕاستگۆییە لە وەحیدا زانستە مرۆیەکان دەخاتەوە سەر ڕێگای ڕاستی، ڕۆشنبیری و زانستی و معریفەوە. ئەمەش لەژێر چەتری تەوحید و یەکتاپەرستی دەبێت. چارەم، زانستە مرۆیەکان بەتەنها بەگشتی جیاکاری دەکات لە نێوان لێکۆڵینەوەی زانستی ڕوت و ڕەها. ئەمەش زۆر جاروا دەکات زانستەکان ببن بە نەهامەتی و ناخۆشی بۆ مرۆڤ، بەڵام بە پێوەری وەحی هەموو ڕۆشنبیری و زانست و معریفەیەک
گرێدراوە بە بەها و قێم و ئەخلاق. پێنجەم، هیچ زانستێکی مرۆیی نییە کاریگەری کۆمەلگا و واقعی لەسەر نەبێ. زۆر جاریش کۆمەلگا و واقع لای داوە لە ڕێڕەوی خۆی و نەگۆڕ و گۆڕاوەکانی ئەثەوابت والمتغەیرات تێکەڵ کردووە. بەم جۆرە کۆمەلگایەکی خراپ و فاسید بەرهەم دێت لە بری کۆمەلگایەکی تەندروست و ساخ. بەڵام پێوەری نیگا واتە وەحی دادگەری و حەق و ڕاستی دەبێتە پێوەر و میزان بۆ هەڵسەنگاندنی تەواوی ڕۆشنبیری و زانست و معریفە مرۆییەکان. زانیاری ڕۆشنبیری و معریفی لە وەحیدا لاپەڕە 45. وەحی کۆمەڵێک ڕۆشنبیری و زانیاری وردەدات بە مرۆڤ لە زۆر لایەنەوە کە مرۆڤ لیان بێ ئاگایە و ناتوانێت بەبێ وەحی ئەم ڕۆشنبیری و زانستانە بەدەست بهێنێ. لەوانە: یەکەم، ڕۆشنبیری سەرەتایی بوونەوەر و ژیان لاپەڕە 45. وەحی ڕۆشنبیری و زانستێکی وردی مێژووی لەبارەی مرۆڤەکانەوە دەدات لەبارەی سەرەتای دروستبوونی مرۆڤەکان و هەروەها داهاتویان. ئەم زانست و معریفەیە کە وەحی دەیدات تەواو ڕاست و حتمیە و هیچ گومان هەڵناگرێ. سەرچاوەی ڕۆشنبیری و زانستەکەش خودای گەورەیە پێمان دەڵێت چی ڕووی داوە، چ ڕوو دەدات لە ڕابردوو و لە داهاتوودا. وەک فلنقصن عليهم بعلم وما كنا غائبين. سورة الأعراف آية 7. واتا سوێن بەخوا ئەوەی کردویانە بۆیان دەجێڕینەوە، ئێمە هیچ بێ ئاگان نەبووین لێیان. قال فما بال القرون الأولى قال علمها عند ربي في كتاب لا يضل ربي ولا ينسى. سورة طه آية 51 تاوكو 52. واتا فرعون وتی ئەی خەڵکانی پێشوو حاڵیان چۆنە؟ موسا فەرمووی زانیاری ئەوە لای پەروەردگارمە لە پەڕاوێکدا و هیچی لێون نابێ و هیچی لەبیر ناچێ. ذلك من أنباء القرى نقصه عليك منها قائم وحصيد. سورة هود آية 100. واتا ئەوەی باس کراوە بۆت چەند هەواڵێک لە شارەکانی پێشوو ئێمە بۆت دەجێڕینەوە، هەندێکیان ماون و هەندێکیان نەماون. وكلا نقص عليك من أنباء الرسل ما نثبت به فؤادك وجاءك في هذه الحق وموعظة وذكرى للمؤمنين. سورة هود آية 120. واتا هەمووت بۆ دەجێڕینەوە لە هەواڵی پێغەمبەران. كذلك نقص عليك من أنباء ما قد سبق وقد آتيناك من لدنا ذكرا. سورة طه آية 99. واتا أي محمد بوجوره بسر هاتی گەلانی ڕابردوود بۆ دەجێڕینەوە بێگومان لەلایەن ئێمەوە قورئانت پێدراوە. ئەوەی لێرەدا مەبەستمانە وەحی سەرچاوێکی ڕۆشنبیری و زانستی و معریفی زۆر گرنگە لە ڕووی مێژوویەوە بۆ پەرەپێدانی زانستە مرۆییەکان لە ڕووی سیاسی و فەرهەنگی و کۆمەڵایەتی و پەروەردەی و فێرکردن و ئەخلاقی نابێت تاچی مسلمان لێی بێ ئاگا بێ. دووەم، ڕۆشنبیری خواپەرستی عیبادەت لاپەڕە 47. وەحی ڕۆشنبیری و زانیاری و معریفەیەکی فراوان و زۆر لە ڕووی عیبادات و خواپەرستیەوە دەدات بە مرۆڤەکان، هەروەها ململانەی نێوان بیر و باوەڕی ڕاست و هەڵا حەق و باتڵ بەڕوونی باز دەکات لەگەڵ جۆری خوداپەرستی ڕاست وەک نوێژ و ڕۆژوو و تەواو و خوداپەرستیەکانی تر. هەروەها پەرستنە هەڵەکانیش ڕوون دەکاتەوە وەک ئەستێرە و مانگ و خۆرپەرستی و پەرستراوە دروستکراوەکانی تر. سێیەم، ڕۆشنبیری نەریت و چاولێکەری لاپەڕە 47. وەحی کۆمەڵێک ڕۆشنبیری و زانیاری و معریفە دەدات بە زانستە مرۆییەکانەوە لەبارەی نەریت و تەقلید و تەشریعات و خراپەکاریەکانی ئومەتانی پێشوو. هەموو باس و بەسەرهاتی ئەوانی تۆمار کردووە وەک زانیاری بۆ ئێمەی گواستووەتەوە تا لێی دوورکەوینەوە، وەک کردەوەی قەومی لوت و کوشتن و بڕین و منداڵ لە ناوبردنی قەومی بەنی ئیسرائیل. ئەم کردەوانە هەڵەن و نابێت میلەتان دووبارەی بکەنەوە لەژێر هەر ناوێکی ڕۆشنبیری و زانستی دابێت. چوارەم، ڕۆشنبیری مافی منداڵ و ئازادی مرۆڤ لاپەڕە 47. وەحی کۆمەڵێک ڕۆشنبیری و زانیاری و معریفە ئاشکرا دەکات لە ئومەتانی پێشوو لەبارەی زیندە بەچاڵی منداڵان و ژن کوشتن و بە کۆیلەکردنی مرۆڤ و ستەم و بێڕێزی و مامەڵەکردن بە مرۆڤەوە. ئەمەش زانیاری وردە بۆ دوورکەوتنەوەی زانستە مرۆییەکان لام خراپەکاری و کارە ناشارستانیەتانە. پێنجەم، ڕۆشنبیری مێژوویی لاپەڕە 48.
وحی کۆمەڵک ڕۆشنبیری و زانست و معریفەی ورد دەدات بە زانستە مرۆییەکان لە ڕووی مێژوویەوە لەبارەی یەکەم مرۆڤ، دروستبوونی و شێوازی لاشە و ڕۆحی، کەسایەتی و کردداری، زانست و زانیاری. سەرڕای ئەمانە زانیاری وردی داوا کە یەکەم مرۆڤ لەسەر زەوی مرۆڤێکی خاوەن ڕۆشنبیری و زانست بووە، پێغەمبەر بووە. کاری سەرەکی جێنشینایەتی و خەلیفەی سەرزەوی و ئاوادانکردنەوە بووە، واتە مرۆڤ هاتۆ بۆ بینای شارستانیەت و پێشکەوتن و ڕۆشنبیری. شەشەم، ڕۆشنبیری کۆمەڵایەتی لاپەڕە 48. وحی ڕۆشنبیری و زانیاری و معریفەی کۆمەڵایەتی داوا بە مرۆڤەکان تا ژیانی کۆمەڵایەتی پێڕێک بخەن کە مرۆڤ هاتووەتە سەرزەوی تەواوی ژیانی بۆ فەراهەم کراوە. ئەلەم تەڕەو ئەنە الله سەخەڕە لەکم ما فی السەماوات وما فی الأرض وأسبغ عليكم نعمه ظاهرة وباطنة ومن الناس من يجادل في الله بغير علم ولا هدى ولا كتاب منير. سورة لقمان آياتی 20 واتا ئاەتان زانیوە کە بەڕاستی خوددا ڕامی هێناوە بۆتان ئەوەی لە ئاسمان و زەویدا هەیە، نعمەتەکانی بە فراوانی ڕشتووە بەسەرتاندا، چ ئاشکرا و چ پەنهان. هەروەها هەر لە سەرەتاوە تیۆر و بیردۆزی ئەنسرۆپۆلۆجیەکان ڕەت دەکاتەوە کە دەڵێن مرۆڤ بۆ خۆی سیستەمی ژیانی ڕێخست بێ، بەڵکو بۆ هەر سەردەمە و زەمانێک خوددا پێغەمبەرای ناردووە و کتاب و تەشریعی بۆ ناردوون. وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم فيضل الله من يشاء ويهدي من يشاء وهو العزيز الحكيم. سورة إبراهيم آياتي 4 واتا هیچ پێغەمبەرێکمان ڕەوانە نەکردووە مەگەر بە زمانی گەلەکەی نەبێت بۆ ئەوەی ئاینەکەیان بۆ ڕوون بکاتەوە. هەفتەم، ڕۆشنبیری گەشەسەندنی کۆمەلگا لاپەڕە 49. لەبارەی گەشەسەندنی کۆمەلگای مرۆڤایەتی وحی زانیاری و معریفەی وردی داوە بە زانستە مرۆییەکان. زانایان و فەیلسوفەکان لەبارەی گەشەسەندنی کۆمەلگەی مرۆڤایەتی دەیان بیردۆز و تیۆری جۆرا و جۆریان باس کردووە کە هەڵەن و دوورن لە پێوەری زانستی. زۆربەی بیردۆزەکان لەم بارەیەوە تێک دەگیرێن. بیردۆزی داروین، سروشت، کۆنت هەمویان شکستیان هێنا. کاتێک دەگەڕێنەوە بۆ وحی و زانست و معریفەکان لەبارەی کۆمەلگا و مرۆڤایەتی بۆمان دەردەکەوێ تەواوی ململانەکانی مرۆڤایەتی لەسەر بنەمای ئایدۆلۆژیا و ئاین بوونە، واتە لە نێوان ڕاست و ناڕاست و حەق و باتڵ، یەکتاپەرستی و هاوبەشدانان، دادگەری و زوڵم. ئەمانەش لە ڕێی پێغەمبەرانەوە گێندراوە بە خەڵک و کۆمەلگا. تەواوی شەڕش و هەستانە و دادگەری و حەق و ڕاستی بەسەر پەرشتی پێغەمبەران سەلامی خوددایان لەبێ کراوە. کۆمەلگاکان ئاڕاستە کراون لەلایەن پێغەمبەران بۆ ڕێخستنی ژیان و گەشەی کۆمەڵایەتی و بەرپاکردنی ڕۆشنبیری و شارستانیەت و ئاوادانکردنەوەی ژیان. لە کۆتاییدا ئەم هەموو ڕۆشنبیری و زانست و زانیاری و معریفە و فێربوونە سەرچاوەکەی لە قورئان و فەرمودەی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم، کەچی زۆرینەی زۆری بە تایبەتی لە سەردەمی ئەولەمە سەرسام بوون بە جیهانی ئەوروپی لەم سەروەتە زانستێ بێ ئاگانە تاچی مسلمان بۆ بینای ڕۆشنبیری و معریفە و زانستی خۆی ناگەڕێتەوە بۆ سەر قورئان. لە کاتێکدا تەواوی زانستە مرۆییەکان لە قورئاندا بنەمای سەرەکی و چوارچێوەی فراوانی بۆ داڕێژداوە تاوەکو تاچی مسلمان بە وردی لێی بگۆڵێتەوە و گەوهەر و مرواری و کەنزەکانی لێ دەربێنێ. قورئان ڕۆشنبیری و زانستی بوارەکانی کۆمەڵایەتی و فکری و سیاسی و ئیداری و فەرهەنگی و پەروەردەیی و فێرکردن و دەروونناسی و فکر و فەلسەفە و پیشەسازی و کوشت و کاڵ و تەواوی زانستەکانی تری بە شێوەیەکی یاسا بۆ داڕێژرا و باس کردووە. بە شێوەیەکی گشتی لە هەر بوارێک لەم بوارانە تاچی مسلمان دەتوانێت ڕۆشنبیری و زانست و معریفەی خۆی تێدا زیاد و فراوان بکات. تایبەتمەندیەکانی وحی لاپەڕا 52. لە پێشدا وحی من وەک سەرچاوەی یەکەم و سەرەکی باس کرد بۆ بینایی ڕۆشنبیری و معریفەی تاچی مسلمان. پێویست دەکات بە کورتی تایبەتمەندیەکانی وحی باز بکەین تا تاچی مسلمان بزانێت ئەم ڕۆشنبیری و زانست و زانیاریەی لە ڕێگەی وحی خودایی بەدەست دەهێنێ یەقینی و تەواو و بێوێنەیە. یەکەم، وحی سەرچاوەکەی خودایە. ئەم ڕۆشنبیری و زانستە لە وحی خودایی وەردەگیرێ، جێگر و ڕاست و دروستە، بە ڕێگەیەکی تەواو گەیشتۆتە دەستی مرۆڤەکان. خودای گەورە پارێزبەندی کردووە. إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون.
سورة الحجر آياتي 9. واتا ئێمەم قورئانەمان دابەزاندووە و هەر ئێمەش دەیپارێزین. بووەتە پێوەر بۆ هەڵبژاردە ڕاستەکان، قابلی هەڵە نییە. ڕۆشنبیری و زانستەکانی بە مرۆڤ دەبەخشێ لەبارەی مێژوو، فکر، زانست، فەلسەفە، پەروەردە، فێرکردن، فەرهەنگ، بوارەکانی کۆمەڵایەتی و تەواوی بەشەکانی تر لەلایەن خوداوە داڕژراوە، هیچ گومان و دوودڵی تێدا نییە. یەکەم، وەحی و بوارە پەنهانەکان. مرۆڤ بە سروشتی دروستبوونی توانایی تەواوی هەستەکانی بە عەقڵی شەوە سنووردارە، واتە ناتوانێت درک بە هەموو شتێک بکات. هەروەها لە توانای مرۆڤدا نییە هیچ زانیاریەک لەسەر شتە پەنهانەکان بەدەست بهێنێ. بۆیە یەکێک لە تایبەتمەندیەکانی وەحی پێدانی ڕۆشنبیری و زانستە لە بوارە پەنهانەکان. بۆ ئاوادانکردنەوە و هەستانەوە و شارستانیەت مرۆڤ پێویستی بە زانستە پەنهانەکانیش هەیە. تەنها وەحی دەتوانێت ئەم زانستە بە مرۆڤ ببەخشێت. دووەم، وەحی فەرمانێکی کامڵ و نەمر و هەتاییە. لەبەر ئەوەی مرۆڤ کوڕی ژینگە و سەردەمی خۆیەتی، ڕۆشنبیری و زانستەکەشی بۆ سەردەم و کاتێکی دیاری کراوە. بۆیە بەردەوام ڕۆشنبیری و زانست و معریفە لە هەڵکشان و داکشانە. زانستی 100 ساڵی پێش بۆ ئەمڕۆ ناگونجێ، بەڵام ڕۆشنبیری و زانستی وەحی کامڵ و نەمرە بۆ هەموو زەمان و مەکانێکە، بۆ تەواوی سەردەمەکانە. تا ئێستا زانستی سەردەم نەیتوانیوە ڕۆژێک لە ڕۆژان زانستێکی قورئانی بە درۆ بخاتەوە، یان تێک جیرانێک لەگەڵ ڕۆشنبیری و زانستی سەردەم دروست بکات. ئەم زانستە کە وەحی بە مرۆڤەکانی دەبەخشێ لەلایەن زاتێکەوەیەک ئاگاداری جیهانی بینرا و بیسترا و پەنهانەکانە، ئاگاداری ئێستا و داهات و پێشووە، ورد و درشت زۆر و کەم. ئەلا یعلم من خەلق وهو اللطیف الخەبیر. سوورەتی ئەلمولک ئاەتی 14. واتە ئایا خوا نازانێت چی دروست کردووە و ئەو وردبین و زانایە. سێەم، ڕۆشنبیری و زانست و معریفەی وەحی هاوسەنگ و جێگیرە. هەموو ڕۆشنبیری و زانستێکی مرۆڤ کاریگەری ژینگە و جۆرێک لەلایەن گیری و تەرەفگیری لەسەرە. تەنها ئەو زانستەی لەلایەن خوداوەیە لایەنگیری کاری تێناکات و پێویستی بە کەس نییە. ومن كفر فإن الله غني عن العالمين. سورة آل عمران آياتي 97. واتا بەڕاستی خوا بێپێویستیە بە جیهانیان. لە کاتی داڕشتنی شریعەت بۆ مرۆڤەکان، لە کاتی بەخشینی ڕۆشنبیری و زانست بە تاکەکانی مرۆڤ، ئاوسەنگی ڕادەگرێت لە نێوان بوونەوە و ژیان و مرۆڤ و کۆمەلگا. هیچ لایەنداریەک ناکات لەسەر حیسابی تاک زەرەر بە کۆمەلگا نادات، لەسەر حیسابی دەوڵەمەند زەرەر لە هەژار نادات. بەش و پشک و ماف و تایبەتمەندی تەواوی تاکەکان دەپارێزێ، جێگیرە و گۆڕانکاری بە پەلە و ناتەندروستی لێڕوو نادات. چارەم، وەحی ڕۆشنبیری و معریفە و زانستەکانی کردداری و ئەرێنین. زۆرێک لە پرەنسیپ و یاسا دەستکردەکان لە زانکۆ و پەیمانگاکان دەخوێندرێن، ناکردداری و نەرێنین، لە شێوەی خەیاڵی و نەزەری باسکراون، ناچنە بازنەی جێبەجێکردن، یان ناتواندرێ جێبەجێ بکرێت لە بواری عملی. ڕۆشنبیری و زانستەکانی وەحی هیچ جۆرە بیرۆکەیەکی تێدا نییە، نەچێتە بواری جێبەجێکردن یان لە بازنەی مەحاڵ بێت. هەروەها ڕۆشنبیری و زانستەکان هیچ حاڵەتێکی نەرێنیان نییە بۆ مرۆڤ، کەچی بەشێک لەو زانستانی مرۆڤ دای ڕشتووە بوونەتە دەرد و ناخۆشی و نەهامەت بۆ مرۆڤایەتی و کۆمەلگا و تەنانەت ژینگەش. پێنجەم، وەحی ڕێگایەکی تایبەتمەندە. وەحی تایبەتمەندە بەو کەسانی خوا هەڵی بژاردوون، پاراستونی لە هەڵە و ئامادەی کردوون بۆ هەڵگرتنی پەیامەکەی خۆی، کەواتە هەموو مرۆڤەکان یان بڵێین عامەی خەڵک ناگاتە ئاستی وەحی، تەنیا پێغەمبەران نەبن، سەڵات و سەلامی خۆیان لەسەر. بەڵام لە ڕێی پێغەمبەرانەوە ئەم ڕۆشنبیری و زانست و زانیاریانە دەگەیەندرێتە تەواوی مرۆڤایەتی. وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا ولكن أكثر الناس لا يعلمون. سورة سبأ آياتي 28. واتا ئێمە تۆمان ناردووە ئەی محەممەد صلى الله عليه وسلم بۆ هەموو خەڵکی بەمژدەبەخش و ئاگادارکەرەوە. هەروەها يا أيها الرسول بلغ ما أنزل إليك من ربك وإن لم تفعل فما بلغت رسالته والله يعصمك من الناس إن الله لا يهدي القوم الكافرين. سورة المائدة آياتي 67. واتا ئەو لەلایەن خواوە بۆت هاتووە بیگەێنە، ئەگەر وانەکەی بێگومان پەیامەکەیت نەگەیاندووە. بەم پێوەرە تەواوی مرۆڤایەتی
بەتایبەتی تاچی مسلمان ڕۆشنبیری و زانست و معریفە لە ڕێی پێغەمبەرانەوە وەردەگرن. شەشەم، وحی مەبەست و ئامانجی دیاری کراوە. ئەو ڕۆشنبیری و زانستەی کە لە ڕێوەحیەوە تاکفێری دەبێت دەیگەێنێتە ئامانج و مەبەستی دیاری کراو، نەک بێهودە و نادیار بێ. ڕۆشنبیری و معریفە و زانستی وحی دوو ئامانجی سەرەکی هەیە. یەکەمیان بەم زانستە نزیک ببنەوە لە خودای گەورە و خوددا بناسن، دووەمیان دادپەروەری لە نێو کۆمەلگا بەرپا بکەن تا مرۆڤ پەیامی ئاوادانکردنەوە و شارستانیەت و خزمەت بە مرۆڤایەتی بکات. خوای گەورە دەفەرموێ: لقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط وأنزلنا الحديد فيه بأس شديد ومنافع للناس وليعلم الله من ينصره ورسله بالغيب إن الله قوي عزيز. سورة الحديد آياتي 25. واتا ئێمە پێغەمبەرانمان نارد بە بەڵگە و موعجزە و پەرتووک و تەرازوی دادگەری بۆ ئەوەی خەڵکی بە دادگەری ڕەفتار بکەن. ئەم تایبەتمەندیە لە هیچ پێوەرێکی زانستی نییە، تەنها لە وەحی نەبێ. بۆیە تاک ئەگەر بینای ڕۆشنبیری و زانستی و معریفی لەسەر قورئان و وەحی بکات تووشی هەڵە نابێت و بە بەرپرسیارەتیەوە مامەڵە لەگەڵ زانست دەکات و وەک پەیامێکی مرۆڤایەتی بە جیهانی دەگەێنێ. پێوەری ڕۆشنبیری و معریفە و زانست لە قورئاندا لاپەڕا 57. کاتێ وەردەبینەوە لە قورئان بۆمان دەردەکەوێت هەر زانیاریەک لە قورئاندا باسکرابێت بۆ مرۆڤ دەیان سەوابەتی ئەخلاقی و زانستی هەیە. گواستنەوەی ڕۆشنبیری و زانست و زانیاری ئەمانەتێکی گەورەیە. بۆیە قورئان پێش دانانی پێوەری زانستی پێوەری ئەخلاقی داناوە. هیچ ڕۆشنبیری و زانست و زانیاریەک نابێ بگازێتەوە بەبێ بنەمای ئەخلاقی و ئەمینداریەتی و ڕاستی. بە کورتی ئاماژە بە پێوەری ئەخلاقی و زانستی دەکەین تاوەکو تاگڕابهێنرێت لەسەر وەرگرتن و دانەوەی ڕۆشنبیری و معریفە و زانست بە پێوەری ئەخلاقی و زانستی. پێوەری ئەخلاقی و ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاری لە قورئان لاپەڕا 58. قورئان سەرچاوەی سەرەکی داڕێژەری ئەخلاقە، هەروەک چۆن سەرچاوەی سەرەکی معریفە و زانستیشە لە ئەنجامی بەدواداچوون بۆ ئەم دوو چەمکە بۆ دەردەکەوێ کە قورئان چەندان پێوەری بنچینەی داناوە بۆ گواستنەوەی ڕۆشنبیری و زانست و زانیاری لە ڕووە ئەخلاقیکەیەوە. لەوانە: یەکەم، قەدەغەکردنی ململانێ ئەتەنازوع، پێشبڕکێ لەسەر بەدەستهێنانی ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاری کارێکی دروست و ڕێگە پێدراوە بۆ بەرەو پێشبردنی بواری زانستی وفي ذلك فليتنافس المتنافسون. واتا لەم کارانەدا پێویستە چێبڕچێ بکەن. بەڵام ململانێ بە هەموو جۆرەکانیەوە قەدەغە کراوە و بواری پێ نەدراوە، چونکە سەردەکێشێ بۆ لێکترازان و تەفرەقە و هەڵوەشانەوەی ریزی مسلمانان هیچ خزمەتێک بە بواری زانست و زانیاری ناکات. وأطيعوا الله ورسوله ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم واصبروا إن الله مع الصابرين. سورة الأنفال آياتي 36. واتا جیاواز مەبن و دووبەرەکی ئەنجام مەدەن بەهۆیەوە بشتێن و لاواز بن و هێستان نەمێنێ. ترسناکترین نەخۆشی تووشی ئومەتی ئیسلامی دەبێت نەخۆشی لێکترازان و ململانەیە، بە تایبەت دوای گەیشتن بە معریفە و زانست و زانیاری ئینجا بە دوای هەوا و هەوەس بکەوێت. ئەمەشیان لە قورئاندا نەهی لێکراوە. ئەوانەی پەرتوچیان پێدراوە جیاوازی لە نێوانیان پەیدا نەبوو، تەنها دوای ئەوە نەبێت کە زانستیان پێدرا، ئەوەش بەهۆی دووبەرەکی و ململانەی ناوخۆیان. دووەم، بێلایەنانەی وەحی. مەبەستمان لە بێلایەنانە ئەوەیە مرۆڤ لە کاتی گواستنەوەی ڕۆشنبیری و زانست و زانیاری خۆی یەکلا بکاتەوە و هیچ کاریگەریەکی عاتفی و سۆزداری لەسەر نەبێت. کاریگەری لە ڕێڕەوی زانستی بکات بەبێ هیچ بەڵگەیەکی نەقلی و عەقلی لە کاتی پێویست بۆ دەرکردنی بڕیارێک یان حکومێک. پێوەری بێلایەنانە لە نەقلکردنی زانیاری بە ئەمانەت و ڕاستگۆیی و دوورکەوتنەوە لە هەوا و هەوەسی کەسی زۆر پێویستە و کارێکی گرینگە. زاراوەی بێلایەنانە لە نەقلکردنی زانست و لە قورئاندا وەک پێوەرێک هاتووە. وحی ئەم پێوەرەی داناوە بۆ کاتی دەرکردنی ئەحکام و هەڵسوکەوتکردن لەگەڵ بەرامبەرەکان. خدای گەورە باسی بەسەرهاتی ئومەتانی پێشوو دەجێڕێتەوە، باسی ئەمانەتی ئەخلاقیان دەکات، هەروەها جۆرەکانیان چەندە جیاواز بوون. ومن أهل الكتاب من إن
تأمنه بقنطار يؤده إليك ومنهم من إن تأمنه بدينار لا يؤده إليك إلا ما دمت عليه قائما ذلك بأنهم قالوا ليس علينا في الأميين سبيل ويقولون على الله الكذب وهم يعلمون. سورة آل عمران آياتي 75 واتا لأهل كتاب كسانك هن شاخك آلتونيان بأمانة في بدي دي باريزن و دي جرنو بوت تياندا هيا كديناريشي بأمانة في بدي نايقرنو بوت هروها ليسوا سواء من أهل الكتاب أمة قائمة يتلون آيات الله آناء الليل وهم يسجدون. سورة آل عمران آياتي 116 واتا هميان وەک یەکوانین ئەهلی کتاب تێیاندا هەیە بەهێزن و ئاەتەکانی خوا دەخوێننەوە بە درەنگانی شەو و سوزدە دەبن بۆ خوا. قورئان منهەجێکی وردی داناوە بۆ نەقڵکردنی ڕۆشنبیری و معریفە و زانست. داوای لە مسلمانان کردووە خیانەت نەکەن لە هیچ شتێک بە تایبەتی زانست و معریفە چونکە زانست گەورەترین ئەمانەتە. يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. سورة الأنفال آياتي 27 واتا أي أوان إيمانتان هناوا خيانت مكن لخواو پیغمبر خيانت دكن لأمانتكانتان لكاتك دا دجزانن. سيم نشاردنەوەی ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاری یەکێک لە پێوەرەکانی قورئان نەشاردنەوەی معریفە و زانستە لە تاکەکان حرامە و دروست نییە. زانا ڕۆشنبیری و زانیاری و زانستی هەبێ لە تاک بیشارێتەوە. إن الذين يكتمون ما أنزلنا من البينات والهدى من بعد ما بيناه للناس في الكتاب أولئك يلعنهم الله ويلعنهم اللاعنون. سورة البقرة آياتي 159 واتا ئەوانەی کە ئاەتە ڕۆشن و ڕێنماییەکانمان دەشارنەوە دوای ئەوەی کە ڕوونمان کردووەتەوە بۆ خەڵکی ئەوانە خوا و نەفرەتکارانیش نەفرەتیان لێ دەکەن. هەروەها إن الذين يكتمون ما أنزل الله من الكتاب ويشترون به ثمنا قليلا أولئك ما يأكلون في بطونهم إلا النار ولا يكلمهم الله يوم القيامة ولا يزكيهم ولهم عذاب أليم. سورة البقرة آياتي 174 واتا ئەوانەی ئەو ئاەتانە دەشارنەوە کە خوددا ناردوێتە خوارەوە لە تەورات و دەیگۆڕنەوە بە نرخێکی زۆر کەم ئەوانە ئاگر نەبێت هیچی تر ناچێتە سچیانەوە. خوددا لە ڕۆژی دوای قسەیان لەگەڵ ناکات و پاچیان ناکاتەوە و سزای سەختیان دەدات. چارەم دوورکەوتنەوە لە گومان و ناڕاستی هەرچەندە شوێنکەوتەی زۆر بێت هیچ بەهایەکی بۆ داناندرێ لە قورئاندا. حەق و ڕاستی پێوەری سەرچێ بۆ معریفە و زانست با شوێنکەوتەی کەمیش بن. زۆربەی کات بە دواکەوتنی گومان و باتڵ زۆرترن. وإن تطع أكثر من في الأرض يضلوك عن سبيل الله إن يتبعون إلا الظن وإن هم إلا يخرصون. سورة الأنعام آياتي 116 واتا ئەگەر گوێڕاڵی زۆربەی ئەوانە بیت کە لەسەر زەوین لە ڕێگەی خوا گومڕات دەکەن و ئەوانە هەر شوێنی گومان کەوتون هەمیشە درۆ دەکەن. ئەم ئاەتە بەڵگەیە لەسەر ئەوەی زانست دەبێ بە دڵنیایی بێ نەک گوماناوی. پێنجەم تێکەڵ نەکردنی حەق و باتڵ. تەواوی تیۆر و بیردۆزە دەستکردەکان زادەی فکری مرۆڤ بۆ شاردنەوەی ناڕاستی و زانستەکانی خۆیان حەق و باتڵ تێکەڵ دەکەن. أما بپیوری قرآن قدغه و درست نیه. يا أهل الكتاب لم تلبسون الحق بالباطل
لم تلبسون الحق بالباطل وتكتمون الحق وأنتم تعلمون. سورة آل عمران آتي حفتاويك واتا أي أهل كتاب بوتي راستونا راستي كلاو دكنو راستي دشارنا ولا كاتك دا دزانن كاما راستيا. هەروەها جاری وا هەیە خەریکی تێکەڵکردن و گۆڕینی مادەکانی زانستین بەویست و هەوا و هەوەسی خۆیان دەیگۆڕن بەبێ پێوەری زانستی. فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون. سورة البقرة آتي حفتاونو واتا إنجا هاوارو تياتشون بو أواني كبدستي خويان تورات دنوسنو دواتر دلين أمل لان خواويا تاشتيشي كمي پي بكرنو هاوارو تياتشون بو أوان لوا كدستي أوان نسيويانتو وهاوار بو أوي پيداي دكن. گۆڕینی معرفە و زانست. فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون. واتا إنجا هاوارو تياتون بو أواني كبدستي خويان تورات دنوسنو دواتر دلن أمل لان خواويا تاشتيشي كمي پي بكرنو هاوارو تياتون بو أوان لوا كدستي أوان نسيويانتو هاوار بو أوي پيداي دكن. گۆڕینی معریفە و زانست بە پێی هەوا و هەوەس و بەرژەوەندی خۆی تاوانێکی ئەخلاقیە چونکە دەرەنجامی خراپی دەبێت لەسەر کۆمەڵگا و مرۆڤایەتی. پێوەرە زانستەکانی قورئان بۆ گواستنەوەی ڕۆشنبیری و معریفە و زانست لاپەڕا 64. بە هەمان پێوەری ئەخلاقی چەندان پێوەری زانستیمان هەیە لە قورئاندا بۆ گواستنەوەی ڕۆشنبیری و معریفە و زانست. لەوانە: یەکەم، هیچ قسە وتەیەک وەرناگیرێ بەبێ بەڵگە. منهجی قورآن زۆر جەخت لەسەر جێگیرکردنی بەڵگەی نەقلی و عەقلی دەکاتەوە لە کاتی نەقلکردنی زانست. مەبەست لە بەڵگەی نەقلی گواستنەوەی سەرچاوەکانی قورآن و سنەتی صحیحی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم. مەبەستش لە بەڵگەی عەقلی بابەتە سەلمێنراوەکانە بە پێوەری عەقڵ کە بواری نکۆڵیکردنی نەهێشتۆتەوە. خوای گەورە دەفەرموێت: قل هاتوا برهانكم إن كنتم صادقين. سورة النمل آية 64. واتا پێیان بڵێ بەڵگەکانتان بهێنن ئەگەر ئێوە ڕاست دەکەن. هەروەها ئیتونی بکتاب من قبل هذا أو أثارة من علم إن كنتم صادقين. سورة الأحقاف آية 4. واتا پەڕاوێکم بۆ بێنن لە پێش ئەم قورئانە هاتبێ یان زانیاریەک کە لە پێشوان بەجێما بێت ئەگەر ئێوە ڕاستگۆن. زانانيش وتيجي جوانيان هيدا فرمون: وإذا تكلمت فالدليل وإذا نقلت فالصحة. دوام قسنا كردن لسر شتێک کە زانیاری لەسەر نییە. لە دوای عەولەمەبوونی جیهان زانستەکان بەرەو پسپۆڕی دەڕۆن بۆیە قسەکردن لەسەر زانستێک کە زانیاریت لەسەر نەبێت لاوازی و بێمتمانەی بۆ زانستەکە دروست دەکات. قورئان هەر لەسەرتاوە ئەم بابەتەی بنبڕ کردووە و زانستی داوەتە خاوەنی خۆی. هەروەها قەدەغەی کردووە قسە لەسەر بابەتێک بکرێت کە زانیاری لەسەر نەبێت. دەفەرموێت: ولا تقف ما ليس لك به علم. سورة الإسراء آية 36. واتا شوێن شتێک مەکەوە کە زانیاری لەسەری نییە. هەروەها پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فێری کردوین ئەگەر زانیاریمان لەسەر شتێک نەبوو بڵێین: ما المسؤول أعلم بالسائل. سێیەم، شارەزایی لە زانستی زمان و تێگەیشتن لە زاراوەکان. هەر زانستێک پێوەرێکی تایبەتی هەیە بۆ تێگەیشتن. زاراوە و چەمکەکان زۆر بەشیان پێویستی بە شارەزایی هەیە لە زمان. یەکێک لەم پێوەرە زانستیانی قورئان دایناوە بۆ بینای معریفە شارەزاییە لە زانستی زمان و تێگەیشتن لە زاراوەکان. چەندان نمونە و پێوەری داناوە تا ڕایان بهێنێ لەسەر زاراوەی زانستی.
جیاوازیان لە نێواندا بکەن وەک دەفەرمێت قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا. سورة الحجرات آياتي 14 واتە هەندێک لە بیابان نشینەکان وتیان ئیمانمان هێناوە و پێیان بڵێ ئیمانتان نەهێناوە بەڵکو بە زۆر مسلمان بوون. کاتێک مسلمانەکان وتوێژیان لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکردیان فەرموو ڕاعینا واتە سەرپەرشتی ماڵ و حاڵمان بکە، ڕای ئەحوالینا. ئەم زاراوەیە بۆ مەقامی پێغەمبەر صلی الله عليه وسلم جوان نەبوو، بۆ خوای گەورە پێی گۆڕین و لە قورئاندا تۆماری کرد تاوەکو بینای معریفە و ڕۆشنبیری لەسەر هەڵە بینا نەکەن. يا أيها الذين آمنوا لا تقولوا راعنا وقولوا انظرنا واسمعوا. سورة البقرة آيات 104 واتا أي أواني إيمانتان هناوا مالن راعنا بلكو بلن تاوريمان بكا. زانستخواز دەبێ ئاگاداری بەکارهێنانی زاراوە و چەمک بێت و فێری ئەو پڕی ڕەوانبێژی و ئەدەب و شێوازی جوان بێت. چارەم جێگیرکردنی هەر ڕۆشنبیری و معریفە و زانیاریەک بە پێوەری زانستی دەبێت. زۆر ڕۆشنبیری و زانیاری و معریفە هەیە لە نێو کۆمەلگا بەکاردێت بە هەڵا لە ڕووی زانستیەوە ناتوانرێت بە بەڵگا بسەلمێنرێ. قورئان بۆ ئەم مەبەستە پێوەری ڕوونی زانستی داناوە، هەروەها بە جیاوازی زانستی بۆیان دەسەلمێنێ ئەم زانیاری و معریفەیە هەڵەیە. بۆ نمونە دەیانگوت مەلایکەتەکان مێینەن یان دەیانگوت مەلایکەتەکان کچی خودان. وجعلوا الملائكة الذين هم عباد الرحمن إناثا أشهدوا خلقهم ستكتب شهادتهم ويسألون. سورة الزخرف آياتي 19 واتا فرشتەکانی خوان کرد بە مێینە کە بەندەی خوان. ئەوان ئاگادار بوون کاتێک دروستکران بێگومان شایەتەکەیان دەنووسێتەوە و لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت. هەروەها أم له البنات ولكم البنون. سورة الطور آياتي 39 واتا ئایا خوا کچی هەیە و ئێوەش کوڕتان هەیە؟ خودای گەورە بە پێوەری زانستی ڕەدی دانەوە فەرمووی ئەوان شاهدی دروستکردنی مەلائکەتەکان بوون. ئەشەهیدوا خەڵقەهم واتە کاتێک مەلایکەتەکانمان دروست کرد ئەوان لەوێ بوون. ئەو قسەی ئەوان دەیکەن بەڵگەی زانستیان هەیە، چونکە ئەمە لە دوو حاڵەت بەدەر نییە، یان ئەوەی ئەوان لەوێ بوو بن لە کاتی دروستکردنی بێگومان لەوێ نەبوون، یان دەبێ ئەوان مەلایکەتەکانیان بینی بێ بە چاو دیارە ئەوەشان نەبینیوە، کەواتە زانیاریەکە هەڵەیە بە بەڵگەی زانستی. ئەمەش یەکێکە لە منهەجە وردەکانی زانستی لە قورئان بۆ بینای معریفە و زانیاری. پێنجەم دانانی سنوورێک بۆ عەقڵ لە چوارچێوەی ئاین. عەقڵ بەتەنها ناتوانێت تەواوی ڕۆشنبیری و زانست و زانیاریەکان بەرهەم بهێنێ، چونکە سنووردارە و تواناکەی لە چوارچێوێکی دیاریکراو تێناپەڕێ. زۆر بوار هەیە عەقڵ ناتوانێت دەرچی پێ بکات و زانیاری لەسەر کۆ بکاتەوە. بۆ نمونە زانیاری لەسەر ڕۆح، ڕۆژی دوایی، جیهانی مەلایکەت، جنۆکە، باران بارین، دەیان زانست و زانیاری تر تەنها دەبێت لە ڕێی وەحیەوە زانست وەرگرێ. عەقڵ هەر قسەیەکی لەسەر بکات ناتوانێت بە بەڵگەی زانستی بیسەلمێنێ. خوددا دەفەرموێت ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا. سورة الإسراء آياتي 85 واتا پرسیار لێ دەکەن دەربارەی ڕۆح. ئەی محەممەد تۆش بڵێ ڕۆح لە فەرمانەکانی خوایە و ئێوە بەشێکی کەم لە زانستان پێدراوە. هەروەها دەفەرمێت يسألونك عن الساعة أيان مرساها قل إنما علمها عند ربي لا يجليها لوقتها إلا هو. سورة الأعراف آياتي 187 واتا ئەی محەممەد پرسیار لێ دەکەن دەربارەی قیامەت کەی بەرپا دەبێت. تۆش بڵێ زانینی کاتەکەی تەنها لای خوای گەورێ و هیچ کەسێک ناتوانێت لە کاتی خۆیدا بەرپای بکات تەنها ذاتی خۆی نەبێت. هەروەها إن الله عنده علم الساعة وينزل الغيث ويعلم ما في الأرحام وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت إن الله عليم خبير. سورة لقمان آياتي 34 واتا خوای گەورە زانستی کاتی هاتنی قیامەتی لایە و باران دەبارێنێ و دەشزانێت چی لە ناو ڕەحمی دایکدایە. لێرەدا
تاک دەبێ ڕۆشنبیری و زانست و معریفەی ئەوەی هەبێ پشت بەستن تەنها بەعقڵ دوور لە وەحی مرۆڤ گومڕا دەکات و بەلا ڕێی دەبات. ئەو کات عقڵ گرنگە کە لەگەڵ نەقڵ تەواوکر یەکتر بن. شەشەم، دادگەری و ئینساف پێوەرێکی سەرەکی زانست و معریفەن. یەکێک لەم پێوەرانە کە قورئان دایناوە بۆ زانست و معریفە دادگەریە، هەر بڕیار و گفتارێک لەسەر کەس یان حزب یان مەزهب یان کۆمەڵ یان گروپ یان ئاینێکەوە بێت دەبێ عەدالەت و ئینسافی تێدا بێت. ئەگەنا بە پێوەری زانستی داناندرێت، خودای گەورە دەفەرموێت: يا أيها الذين آمنوا كونوا قوامين لله شهداء بالقسط ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى واتقوا الله إن الله خبير بما تعملون. سورة المائدة آتي هشت واتە ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە بەڕێک و پێچی فەرمانەکانی خوا ئەنجام بدەن، شایەتی بدەن بە داد و ڕاستی، باڕق و چینەتان لە کۆمەڵێک واتان لێ نەکات دادگەری نەکەن، دادگەر بن، ئەوە نزیکترە لە ڕاستیەوە. هەفتەم، وەرگرتنی ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاری لە سەرچاوەی ڕاست. پێوەرەکانی قورئان بۆ وەرگرتنی زانست داوای سەرچاوەی ڕاست و تەواو دەکات. داوامان لێ دەکات بگەڕێینەوە بۆ خاوەن پسپۆری تایبەت. فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. سورة الأنبياء آتي حافت واتا پرسیار بکەن لە شارەزایان ئەگەر ئێوە خۆتان نازانن. دەبینین قورئان بەسەرهاتی پێغەمبەر موسا عەلەیهی السەلام مان بۆ دەجێڕێتەوە کە زۆر لە خضر خاوەن پێگەترە، کەچی داوا لێ دەکات بە دوای بکەوێت و زانستی لەسەر چاوەی خۆی لێ وەرگرێ. قال له موسى هل أتبعك على أن تعلمني مما علمت رشدا. سورة الكهف آتي 66 واتا موسى بخزري فرمو ئاشوێنت بکەوم تاوەکو فێرم بکەی لەوەی فێری بووی. هەروە کوڕی ئادەم پێغەمبەر عەلەیهی السەلام مرۆڤە کەچی زانست لە قەڵە ڕەشێک وەردەگرێ. فبعث الله غرابا يبحث في الأرض ليريه كيف يواري سوءة أخيه قال يا ويلتى أعجزت أن أكون مثل هذا الغراب فأواري سوءة أخي فأصبح من النادمين. سورة المائدة آتي سويك واتا خوا قەڵەڕەشێکی نار لە زەویدا چاڵی هەڵکەن بۆ قەڵەڕەشێکی مردار بوو تاوەکو بیشارێتەوە و بۆ ئەوەی نیشانی بدات کە چۆن تەرمی براکەی بشارێتەوە. وتی ئای داخی گرانم، من ئەوەشم نەتوانی بکەم تا تەرمی براکەم بشارمەوە و توێ ڕێزی پەشیمان بووانەوە. لەم نمونانە تاکفێر دەبێ بە دوای زانست و ڕۆشنبیریدا بگەڕێ، لە هەر شوێنێک بێت، لە لای هەر کەسێک بێت، تاوەکو لەسەر چاوەی خۆی دەستی کەوێ و ڕاست و دروست بێت. ئەم خاڵانی باسمان کردن لە ڕووی ئەخلاقی و منهەجی زانستی بۆ ئەوەیە تاچی مسلمان تەنانەت مامۆستای ئاینیش بێ ئاگان نەبێ لەم منهەجە بەهێز و پڕ لە پێوەری ئەخلاقی و ڕۆشنبیری و زانستیە. قورئان گەورەترین سەرچاوەی ڕۆشنبیری و معریفی و زانستیە بۆ مرۆڤایەتی بەگشتی و مسلمانان بەتایبەتی. کەچی مسلمانان لەبەر بێ ئاگاییان لەم هەموو پێوەرە ئەمڕۆ تەواوی شارستانیەت و تەکنۆلۆژیا و پێشکەوتنە سەردەمیەکان بەجێ ماوین. ئەگەر ڕاست بڵین ئێستا مسلمانان زۆر بێ ئاگا و دواکەوتین لە زۆربەی بەشەکانی ژیانی ڕۆشنبیری و شارستانی جگە لە ئیمان و عەقیدە و ئەخلاق نەبێ. بۆیە ئەم پێوەرانەمان باس کردووە تا بگەینە منهەجێکی ڕۆشنبیری و زانستی و ئەخلاقی ڕاست و دروست بۆ ئەوەیە بگەینە ڕۆشنبیری زانست و معریفەیەکی تەواو. سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرچاوەی دووەمی ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاریە. لاپەڕا 73. دڵخۆشم لەم دەستپێکەدا لەبارەی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە سەرچاوەی ڕۆشنبیری و زانست و فێربوون و معریفەیە بە ئایەتێکی خوددا دەست پێ بکەم. تێیدا کار و ئەرچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس کردووە و سەرچاوەی سەرەکیە بۆ ئێمە. كما أرسلنا فيكم رسولا منكم يتلو عليكم آياتنا ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم تكونوا تعلمون. سورة البقرة آتي 151 واتا
وەگڕاوانەمان کرد لە ناوتاندا پێغەمبەرێک لە خۆتان کە ئاەتەکانی ئێمەتان بەسەردا بخوێنێتەوە، پاکتان بکاتەوە و فێری قورئان و داناییتان بکات و فێری ئەو شتانەتان بکات کە نەتان زانیوە. تەواوی مەذهبەکان لەسەر ئەوە یەکدەنگن لە دوای قورئان سنەتی صحیحی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم وەک لە بنەماکانی ئوسوڵ فقهدا هاتووە. هەروەها لەم ئاەتەدا خودای گەورە وەزیفەی پێغەمبەری صلی الله عليه وسلم دیاری کردووە لەم خاڵانەدا. یەکەم يتلو عليكم آياتنا، دوم ويزكيكم، سيم ويعلمكم الكتابة، تارم والحكمة، بينتم ويعلمكم ما لم تكونوا تعلمون. أروها پیغمبر صلى الله عليه وسلم ده فرميت ألا إني أوتيت القرآن ومثله معه، واتا ئاگادار بن خواهی گەورە کتێب و وێنەی کتێبی پێداوم، ئەروەها قورئانی پێداوم لەگەڵ وێنەی قورئان کە سونەتە. کەواتە ئەرکەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی دەبینێتەوە لە یەکەم تیلاوە. خواهی گەورە فەرمانی بە پێغەمبەر کردووە قورئان بەسەر خەڵکیدا بخوێنێتەوە چۆن بۆی دابەزیوە. واتل ما أوحي إليك من كتاب ربك، سورة الكهف آياتي 27. واتا بخوێنەوە لەوەی کە خوا بۆی ڕاوانە کردووی لا پەرتوکەکەیدا. هەروەها أولم يكفهم أنا أنزلنا عليك الكتاب يتلى عليهم، سورة العنكبوت آياتي 51. واتا ئایا ئەو بەس نییە بۆیان کە ئێمە ئەو قورئانەمان بەسەردا دابەزاندون و بەسەریاندا دەخوێندرێتەوە؟ زانایان دەفەرمون وشەی تیلاوە تەنها مەبەست خوێندنەوەی قورئان نییە، بەڵکو خوێندنەوەی ماناداریش دەگرێتەوە. دووەم ڕاگەیاندن، یەکێکی تر لە کار و ئەرکە گرنگەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەیاندنی تەواوی ئاەتەکانی قورئانە بەبێ جیاوازی. تەنها ئەگەر بابەتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵدا پێی خۆش نەبوو بێ خەڵک بیزانێ یان باسی بکات، بەڵام هەر ڕای گەیاندووە، وەک بەسەرهاتی تەبەنیکردنی زەید و مارەکردنەوەی دایکمان زەینەب لەگەڵ بەسەرهاتی باس و خواسی ئەبوو لە هەبی مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای گەورە دەفەرمێت يا أيها الرسول بلغ ما أنزل إليك من ربك، سورة المائدة آياتي 67. واتای پێغەمبەر ئەوە بگەێنە کە لەلایەن خواوە بۆ دابەزێنراوە، ئەگەر وانەکەی ئەوە بێگومان پەیامەکەت نەگەیاندووە. سێەم ڕوونکردنەوە ئەلبەیان، ئەرکێکی سەرەکی لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوونکردنەوە و مانالێکدانەوەی قورئانە. خوای گەورە فەرمانی پێدەکات دەفەرمێت وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. سورة النحل آياتي 34. واتا ئێمە قورئانمان بۆ ڕاوانە کردووی بۆ ئەوەی بۆ خەڵکی ڕوون بکەیتەوە لەوەی بۆیان دابەزیوە بەڵکو بیر بکەنەوە. هەروەها وما أنزلنا عليك الكتاب إلا لتبين لهم الذي اختلفوا فيه وهدى ورحمة لقوم يؤمنون. سورة النحل آياتي 64. واتا ئێمەم قورئانەمان بۆ دابەزاندووی تەنها لەبەر ئەوە بووە بۆیان ڕوون بکەیتەوە ئەو شتانەی لەسەری ڕاجیاوازن. ڕوونکردنەوەش تەواوی بەشەکانی عیبادات و معاملات و ئەوانی تر دەگرێتەوە. چوارەم ئامۆژگاری النصح، بەشێکی گرنگی ڕۆشنبیری و معریفە و زانست ئامۆژگاریە. ئیستاکێک نییە پێویستی بە ئامۆژگاری نەبێت، یەکێک لە ئەرکەکانی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریە. خوای گەورە دەفەرمێت أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. سورة الأعراف آياتي 68. واتا پەیامەکانی خواتان پێدەگەێنم و من بۆ ئێوە ڕێنمونیکارێکی ئەمینم. ئامۆژگاری لە قورئاندا زۆر مانای فراوان دەگرێتەوە و پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمێت الدين نصيحة، قالوا لمن؟ قال لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم. واتە دین ئامۆژگاریە، گوتمان بۆ چێ؟ فەرمووی بۆ خودا و بۆ قورئان، بۆ پێغەمبەر و بۆ گەورەی مسلمانان و تێکڕای خەڵک. پێنجەم فێرکردنی قورئان و حکمە، یەکێک لەو ئەرکانە خدا بۆ پێغەمبەری داناوە و فەرمانی پێکردووە فێرکردنی خەڵکە لە قورئان و حکمە. كما أرسلنا فيكم رسولا منكم يتلو عليكم آياتنا ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة
ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم تكونوا تعلمون. سورة البقرة آياتي 150 واتا الوقت چۆن لەناو ئێوەدا پێغەمبەرێکمان نارد ئاەتەکانی ئێمەیان بەسەردا دەخوێندەوە و تەزکیەی دەکردن و فێری قورئان و دانایی دەکردن و فێری ئەو شتانەی دەکردن کە نەتان دەزانی. فێرکردنی خەڵک لەلایەن پێغەمبەرەوە لەسەر چۆنەتی کارکردن با قورئان و جێبەجێکردنی ئەحکامەکانیەتی، بەڵام لەسەر وشەی حکمە زانایان زۆر ڕاوبۆچوونی جیاوازیان هەیە. هەندێکیان دەڵێن مەبەست پێی فەرموودە و سنەتی صحیحی پێغەمبەرە، بەشێکیشان دەڵێن مەبەستی مانایەکی گشتگیرە بۆ زانست و معریفەی بوونەوەر و پسپۆری مرۆڤەکان لە تەواوی بوارەکان. شەشەم، تەزکیەی خەڵک بەم قورئانە. تەزکیەی دەروون و عەقڵ و ژیان و ڕێخستنیان کارێکی تری پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خدای گەورە دەفەرموێت: هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. سورة الجمعة آياتي 2 واتا ئەو زاتێک کە لە ناو نەخوێندەوارەکان پێغەمبەرێکی نارد ئاەتەکانی ئێمەی بەسەردا دەخوێندنەوە و تەزکیەی دەکردن و فێری قورئان و دانایی دەکردن، گەرچی ئەوان لە پێشتردا لە گومڕاییەکی ئاشکرادا بوون. هەروەها لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. سورة آل عمران آياتي 164 واتا خوا منت بەسەر باوەڕداراندا دەکات کە پێغەمبەرێکی بۆ ڕەوانە کردوون لە خۆیان و ئاەتەکانی خوا بەسەریاندا دەخوێنێتەوە، دەستکەیان دەکات و فێری قورئان و داناییان دەکات، گەرچی ئەوان لە پێشتردا لە گومڕاییەکی ئاشکرادا بوون. ئەم شەش خاڵی باسمان کرد کار و ئەرچی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. بێگومان بەشێکی تریش ماوە، بەڵام تەرکیزمان لەسەر ئەوانە کرد کە پەیوەندی بە ڕۆشنبیری و فێربوون و زانست و معریفە هەیە. سنەت کاکڵ و کڕۆکی ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاریە بۆ تاچی مسلمان لاپەڕا 79. دەبێت تاک بزانێ کە سنەت سەرچاوەی دووەمی سەرەکی ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاریە. دابەشکردنی معریفە و زانست و زانیاری لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکرێت دابەش بکرێت لە ڕووی سەرچاوەی دووەمی زانست و معریفی بەم شێوازەی خوارەوە. بەشی یەکەم، لە ڕووی تەشریعیەوە واتە ئەوەی پەیوەندی بە تەشریعەوە هەیە، ئەحکامەکانی گشتیە یان تایبەتە. بەشی دووەم، سنەت وەک سەرچاوەی ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاری لە ڕووی ئاینەوە یان لە ڕووی غەیبیاتەوە، وەک بەهەشت و جەهەنەم و قەبر و قیامەت و هەتا دوایی. دیارە ڕۆشنبیری معریفە پەیوەندی بەلایەنەکانی مرۆڤەوە هەیە، وەک پەروەردە و فێرکردن و ئابووری و تەندروستی و پەیوەندیەکانی بە بواری زانستەکانی ترەوە. بەشی یەکەم، سنەت وەک سەرچاوەی ڕۆشنبیری و معریفە و زانست و زانیاری لە ڕووی ئاینەوە لاپەڕا 81. دوای قورئان سنەت سەرچاوەی دووەمە بۆ زانستە غەیبیەکان، ئەو زانستانەی بە عەقڵ و ئەزموون و تاقیکردنەوە و لێکۆڵینەوە بەدەست نایەن، تەنانەت پێغەمبەرانیش غەیب نازانن، تەنها ئەوانە نەبێت کە خوددا زانستی لەو بارەوە پێداون. عالم الغيب فلا يظهر على غيبه أحدا إلا من ارتضى من رسول فإنه يسلك من بين يديه ومن خلفه رصدا. سورة الجن آياتي 26 27 واتا هیچ کەسێک ناتوانێت بە پەنهانیەکانی زانای پەنهانی ئاشنا بێت، تەنها مەگەر ڕەزامەندی دەرببڕێت بۆ پێغەمبەر و ئەویش لەژێر فەرمانی خوادا هەنگاو دەنێت. ئەو بابەتە غەیبیانەی لە سنەتدا هاتوون تاک ڕۆشنبیر دەکات. لاپەڕا 81. ئەو غەیبیاتانەی سنەت قسەی لەسەر کردووە لە قورئاندا بنەمایان هەیە و باسکراون. بە نمونە باسی جوانی خوای پەروەردیگار. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێت: إن الله جميل يحب الجمال، واتە خوا جوانە و جوانشی خۆش دەوێت. باسی دەستکراوەی خودایی گەورە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێت: إن الله جواد يحب الجواد، واتە خوا دەستکراوە و بەخشەرە و دەستکراوەکانیشی خۆش دەوێت. ناوە جوانەکانی خوای گەورە: إن لله 99 اسما 100 إلا واحدة،
من أحصاها دخل الجنة. واتخواي گەورە 99 ناوی هەیە، هەر کەسێک کە ژماریان بکات و بیان زانێ و کاریان پێ بکات دەچێتە بەهەشتەوە. باسی فریشتەکان: خلقت الملائكة من نور وخلق الجان من مارج من نار. واتا فریشتەکان لە نور دروستکراون، جنۆکەکانیش لە پارچەیەکی ئاگر دروستکراون. باسی قبر و بەرزەخ: يحشر الناس يوم القيامة حفاة عراة غرلا. واتە لە ڕۆژی دوایدا خەڵکی زندوو دەکرێنەوە بە ڕووتی و پێپەتی و خەتەنە نەکراو. باسی ڕۆژی دوایی: لەم بارەوە سنەت پانتاییەکی زۆری لە ڕۆژی دوایی و چۆنێتی ژیانی دوا ڕۆژ باس کردووە. زۆر بابەت هەیە قورئان بە کورتی باسی کردووە یان لێی بێدەنگ بووە، بەڵام سنەت زۆر بە وردی قسەی لەسەر کردووە. لەوانە: أنا سيد الناس يوم القيامة وهل تدرون مما ذلك؟ يجمع الله الناس الأولين والآخرين. تا دوایی فرمودەکە. واتا من سەردار و گەورەی ئادەمیم لە ڕۆژی دواییدا، دەزانن ئەمەش چۆنە؟ خوای گەورە خەڵکی هەموو کۆ دەکاتەوە تاوەکو کۆتایی فرمودەکە. لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن 4. تاوەکو کۆتایی فرمودەکە. واتا هیچ کەسێک ناتوانێت هەنگاوێک بنێت لە ڕۆژی دواییدا تاوەکو 4 پرسیار لێ نەکرێت. لەبارەی پیلانی نێودەوڵەتیەوە لە ئومەتی ئیسلام: يوشك أن تداعى عليكم الأمم. واتا خەریکە ئومەتان دەکەونە پیلان جێڕی لێتان. بڵاوبوونەوەی ئیسلام لە هەموو دنیا: ليبلغن هذا الأمر ما بلغ الليل. واتا ئیسلامە دەگاتە هەموو شوێنێک کە شەو پێگەیشتووە. لەبارەی ڕۆشنبیری و شاریەوە: المؤمن فطن كيس حذر. واتا مسلمان ژیرە، ڕۆشنبیرە، ئاگادارە. لەبارەی پیلانی دژمنان: لا يلدغ المؤمن في جحر مرتين. واتا ئیماندار ئەوەندە ڕۆشنبیرە لە کونێکەوە 2 جار پێوە نادرێت. ئەمانە و چەندان بابەتی تر لەبارەی ڕۆژی دوایی و نیشانەکانی و باسی بەهەشت و جەهەنەم و تەواوی ڕۆشنبیری و زانست و زانیاری و معریفە لە سونەتدا هاتووە. لەبەر درێژی بەوەندە کۆتاییمان پێهێنا. ڕۆشنبیری و زانیاری و زانست و معریفە مرۆییەکان لە نێو فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ڕۆشنبیری و زانیاری و زانستێکی بێژمار هەیە لەسەر زانستە مرۆییەکان. هەر پسپۆریەک لە زانستی خۆی دەتوانێت لەم کانیاوە پاکە ڕۆشنبیری و معریفەی خۆی زیاد بکات و زانستی خۆی پەرە پێ بدات بە زانستە جیاوازەکانیشەوە. لێرەدا بۆ هەر بەش و بابەت و زانستێکی جیاواز نمونەیەک دێنینەوە. ڕۆشنبیری و زانست و معریفە لەبارەی پەروەردە و ئاداب: كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع. واتا بەسە بۆ مرۆڤ درۆکردن کە هەرچی بیستی بڵێتەوە. ڕۆشنبیری و زانست و معریفە لەبارەی ژینگەوە: لا يبولن أحدكم في الماء الدائم ولا يغتسل فيه من الجنابة. واتا پیسای لە ئاوێکدا مەکەن کە وەستاوە و خۆشتان تێدا مەشۆن. ڕۆشنبیری و زانست و معریفە لەبارەی دار و درەختەوە: ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه طير أو إنسان أو بهيمة إلا كان له به صدقة. واتا هەر مسلمانێک شتێک بچێنێت باڵندێک لێی بخوات یان مرۆڤێک یان ئاژەڵێک بە خێر و چاک هەبۆی دەنووسرێت. ڕۆشنبیری و زانست و معریفە لەبارەی بەرووبوومی گیانداران: من قتل عصفورا بغير حقه سأله الله عنه يوم القيامة. واتا هەر کەسێک باڵندێک بکوژێت بە تاوانباری، خوای گەور لە ڕۆژی دوای لێپرسینەوەی لەگە دەکات. ڕۆشنبیری و زانست و معریفە لەبارەی تەندروستی و چارەسەرەوە: نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ. واتە 2 نعمەت هەیە خەڵکێکی زۆر تێیدا بێبەشن: تەندروستی و کات بەتاڵی. ڕۆشنبیری و زانست و معریفە لەبارەی پاک و خاوێنی جگە لەوەی چەندان جۆر خۆشۆدنمان هەیە زۆریان لە سونەتدا باس کراون کەچی پاک و خاوێنی بەنیوەی ئیماندا دەندرێت. الطهور شطر الإيمان. واتە پاک و خاوێنی نیوەی ئیمانە. ڕۆشنبیری و زانست و معریفە لەبارەی ئابووریەوە: ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه طير أو إنسان أو بهيمة إلا كان له به صدقة. واتارك مسلمانێک شتێک بچێنێت باڵندێک لێی بخوات یان مرۆڤێک یان ئاژەڵێک بە خێر و چاکە بۆ دەنووسرێت. ڕۆشنبیری و زانست و معریفە لەبارەی ئەزموونی مرۆڤەکان: بە نمونە فێربوونی زمان: قال زيد أمرني رسول الله صلى الله عليه وسلم فتعلمت له كتاب اليهود بالسريانية. واتە زەید دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی پێکردم فێری زمانی یەهودیەکان بووم. الحكمة ضالة المؤمن أن وجدها فهو حق بها
واتە دانایی بزربووی ئیماندارانە لە هەر شوێنێک دۆزیەوە ئەو لە هەموو کەس حەقتدا دەستی پێوە بگرێ. ڕۆشنبیری و زانست و معریفە لەبارەی مێژووەوە تەواوی ڕووداوەکانی جەزیرەی عەرەب و بەشێکی فارس و ڕۆم و حەبەشە لە ڕووی مێژووەوە لە سونەتدا باس کراوە وەک سەرچاوەی ڕۆشنبیری و زانست و معریفە. جگە لەمانە هەر بابەتێک دەتەوێت زانیاری لەسەر کۆ بکەیتەوە ئەوە سەرچاوەی دووەم کە سونەتە قسە و باسی تێر و تەسەلی لەسەر کردووە. بۆیە تاچی مسلمان نابێ بێ ئاگا بێت لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ گەشەی زانست و زانیاری و معریفە. ئەمەی کە لێرەدا باسمان کرد دڵۆپە ئاوێکە لە بەحرێکی بێبنی سونەت. کەلەپوری ئیسلامی و سەرچاوەی ڕۆشنبیری و زانست و معریفە لاپەڕاش تاوهەشت. بەشێکی زۆر لە ئومەتان خاوەن کەلەپورێکی زۆرن. ئەم کەلەپورە بۆ هەر ئومەتێک بۆتە ڕەگ و ڕیشە لە ڕووی مێژووی شارستانیەتەوە. بۆیە تەواوی ئومەتان هەوڵیان داوە ئەم کەلەپورە بپارێزن و وەک سەرچاوەیەکی ڕۆشنبیری و شارستانی و زانستی و معریفە بەکاری بهێنن. بەڵام هیچ کەلەپورێک ناتوانێت خۆی لە قەرەی کەلەپوری 13 سەدەی ئیسلامی بدات لەگەڵ ئەوەی بەشێکی تێبینی لەسەرە و کەم و کوڕی هەیە. بەڵام چونکە ئەمانەت و ئەخلاق دوو بنچینەی سەرچین بۆ گواستنەوەی زانیاری لە تەواوی کەلەپوری ئیسلامی وای کردو ئەم کەلەپورە لەم کەم و کوڕی ولادانە زۆرە بپارێزرێ. جگە لەوەش کەلەپوری ئیسلامی سەرچاوی لە قورئان و سونەتی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵێنجاوە. تەواوی لایەنەکانی ژیانی گرتوتەوە وەک کەلەپورەکانی تر گرنگی بە چەند لایەنێک نەداوە و ئەوانی تر پشتگوێ بخات. بۆ نمونە کەلەپوری ئیسلامی پڕە لە ڕۆشنبیری و زانست و معریفەی سیاسی و فکری و پەروەردەی و فەلەکی و کۆمەڵایەتی و هەتا دوایی. ئەمەش سەروەتێکی یەکجار گەورەیە بۆ دوای خۆی بەجێهێشتووە. بۆتە شوناس و ناسنامەی ئومەی ئیسلامی. پاراستنی ئەم شوناسە بۆ مسلمانان مانەوەی ڕۆشنبیری و معریفە و زانستە لە کەلەپوری ئیسلامی. کەلەپور ئەتوراث مانای چییە؟ لاپەڕاشتاونەوە. کەلەپور بە مانە فراوانەکەی بە هەموو ئەوانە دەوترێت لە بنچینەدا بۆنەوەی دوای خۆی بەجێ بهێڵێت لە بەرهەمی فکری و ئەدەبی و شارستانیەتی و مادی و معنەوی. وشەی کەلەپور ئەتوراث لە زمانەوانیدا ئەوەیە کە مرۆڤ لە دوای خۆیدا بەجێ دەهێڵێت وەک قورئان دەفەرموێت فهب لي من لدنك وليا يرثني ويرث من آل يعقوب واجعله رب رضيا. سورة مريم آياتی 5-6 واتە خوایە لەلایەن خۆتەوە کەسێکم پێ ببەخشە ببێتە میراتگیری من و بنەماڵەی یعقوب و خوایە بیکەیتە کەسێکی ڕەزامەند. هەروەها وتأكلون التراث أكلا لما. سورة الفجر آياتی 19 واتە میرات دەخۆن بەبێ بەهای و بەسانایی. هەروەها وورث سليمان داود وقال يا أيها الناس علمنا منطق الطير وأوتينا من كل شيء إن هذا لهو الفضل المبين. سورة النمل آياتی 16 واتە سلەیمان بوو بە میراتگیری داود لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دا هاتووە کەلەپور بە زانستی پێغەمبەران لێک دراوەتەوە کە زانستێکی خوداییە لە ڕێگەی وحیەوە بۆ پێغەمبەران هاتووە. دواتر لەوانەوە وەک میرات بۆ زانایان بەجێماوە. وإن العلماء ورثة الأنبياء وإن الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما ورثوا العلم فمن أخذه أخذ بحظ وافر. واتە بەڕاستی زانایان میراتگیری پێغەمبەرانن. بەڕاستی پێغەمبەران دینار و درهەمیان بەجێ نەهێشتووە لە دوای خۆیان بەڵکو زانستیان بەجێهێشتووە. هەر کەسێک پشک و بەشی بەربکەوێ پشک و بەشی بێشوماری بەرکەوتووە. ابن القەیم دەفەرموێت واتای ئەم فەرمودەیە دانانی زانایان بە میراتگیری پێغەمبەران لە گەورەترین پلەی ئەهلی زانستە. بەڕاستی پێغەمبەران باشترین دروستکراوی خوان میراتگیرەکانیشان باشترین دروستکراوی دوای ئەوانن. هەروەها لە بەسەرهاتی ئەبوو هورەیرە ڕەزای خوا لێبێت کاتێ بەلای بازار و بازرگانەکاندا تێپەڕی فەرمووی ئێوە چی دەکەن لێرە؟ لە کاتێکدا وا لە مزگەوت میراتی پێغەمبەری خوددا دابەش دەکرێت. هەستان ڕۆشتن بەپەلە بە مزگەوت هیچیان نەبینی تەنها قورئان و سنەت و زیکر و زانست نەبێ. وتیان کوا ئەوەی وتت ئەی ئەبا هورەیرە؟ فەرمووی ئەمە میراتی پێغەمبەری خوددایە لە نێوان بەشوەرگرەکان دابەش دەکرێت. هەندێک جار وحیش بە کەلەپور لێک دراوەتەوە. خودای گەورە دەفەرموێت ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا
فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير. سورة فاطر آيات سيودو واتا لپاشان ام قرآن من دا بكسانيكو هلمان بجاردن. دكتور محسن عبد الحميد بيناسي كلپور بمشوية دكات. كلپور بروبومي شارستانيتا كدرهاوشتي تايبد مندي أمتك لو أمتاني كلقل جنگتي كالبونو كاليك دكن تيدا سريان هلداوا بهمو أورودا و أزموناني كلا خوي دقري بشوازيكي تايبد رنجي دكات تا شارستانيتو روشنبيري و هسوكوت و عادات و تقاليدي جانيان بامرنگت زيادكاتو لأمتاني تر. دكتور أكرم العمري بشوازيكي تر بيناسي كلپور دكات نزيق لم بابتي إيما مبستمانا دليت كلپور أميلاتيك لباوكو باپيران مانو بو إيما بجماوا لعقيدة و روشنبيري و بهاو آداب و هنرو پیش سازی و تەواوی و دەست هاتووەکانی بەرهەمی مرۆڤەکان لە مادی و معنەویەوە هەروە شمولی وحی خودای و قورئان و سنت دەکات لە پێشان بۆمان بەجێماوە. لێرەدا دەبێ وردبین جیاوازیەک بکەین لە نێوان بە کەلەپوردانانی قورئان و سنت لەگەڵ زادەی مرۆڤ. لە لای ئەلمانیەکان هیچ جیاوازیەک نییە لە نێوان کەلەپورەکان زادەی بەشەری بێت یان دینی هەمووی بە کەلەپور لێک دەدەنەوە. بەڵام لە لای ئێمەی مسلمانان قورئان و سنت ئەگەر بە کەلەپوریش لێک درابێتەوە ناکرێت هاوتایی بکەی لەگەڵ بەرهەمی مرۆڤەکان. قورئان و سنەتی تەواوی پێغەمبەر صلی الله عليه وسلم قابلی هەڵە و دەستکاری نییە. بەڵام کەلەپوری مرۆڤایەتی با بەرهەمی مسلمانانیش بێت هەر هەڵە و کەم و کوڕی تێدایە. کەواتە زاراوەی کەلەپوری ئیسلامی بەکاردێت بۆ تەواوی بەرهەمەکانی مرۆڤایەتی لە ڕۆشنبیری و شارستانیەت و زانست و زانیاری و معریفە و گەشەپێدانی مرۆیی کە مرۆڤەکان بەرهەمیان هێناوە. ئەوەی مسلمانان بەجیان هێشتووە لە زانست و زانیاری تەواوی دنیا بە جیاوازی زمان و ڕەگەز جوگرافیا پێی دەڵێن کەلەپور. کەلەپوری ئیسلامی کورد نەکراوەتەوە لە تەفسیر و حەدیث و فقه و زمان. زانست و معریفەی کیمیایی جابری کوڕی حەیان و پزیشکی و سەیدەلەی ئیبن سینا و رازی، جوگرافیای ئیدریسی و مەقدیسی، نووسراوەکانی فیردەوسی و جەلالەدینی ڕۆمی و ئیبن عەرەبی و با فارسیش بن، ابن كمال پاشا و عشق پاشا با ترکش بن، ابن صلاحی شارە زوری و ابن خەلدون با کوردیش بن، هەمویان لە کەلەپوری ئیسلامی دەژمێردرێن بە بەرهەمەکانی کشوەری ئاسیا و ئەندەلوس و فارس و ئەفریقیا و سۆڤێتیشەوە. گرنگی کەلەپوری ئیسلامی لاپەڕەنەوە و چار لە قۆناغی دوای نەمانی خلافەتی ئیسلامی شەپۆڵێکی بەهێز لەلایەن ئەلمانیەکانەوە دەست پێ کرد بەرامبەر بە کەلەپوری ئیسلامی و مسلمانان. کاریگەریەکی نەرێنی لەسەر کەلەپوری ئیسلامی دروست کرد. هەروەها بەشێکیش لە مسلمانان کەوتنە نێو ئەم شەپۆڵە و بانگەشیان بۆ دەکرد تا وای لێ هاتووە بەشێک لە خەڵکی مسلمان وا تێبگەن مێژووی کەلەپوری ئیسلامی نەهامەتی و جەهالەت و خراپەکاریە و هیچ سوودێکی بۆ ئەم سەردەمە نییە و لە کار کەوتووە. ئەمەش وای کرد تاک ئاور لەم هەموو کەلەپورە زێڕینە نەداتەوە پشتی تێبکات و بەنەرێنی باسی بکات. هەر ئومەت و میلەتێک خۆی لە مێژووی کەلەپوری خۆی دابڕێ، خۆی لە ڕۆشنبیری و شارستانیەت و مێژووی خۆی دابڕیوە. واتە ئومەتێکی بێسەروەری شارستانیەتە و جێپەنجێ لە زانست و معریفەدا نەبووە و شارستانیەت و ئاوادانکردنەوەی بینان نەکردووە، خزمەتی مرۆڤایەتی نەکردووە. ئەمەش تەنها بۆ ئەوەیە مێژووی پڕ لە سەروەری کەلەپوری ئیسلامی بشێوێنن. بۆیە گرنگی بە پاراستنی کەلەپوری ئیسلامی گرنگی دانە بە پەرەپێدانی 13 سەدەی زێڕینی مسلمانان لە بوارەکانی حکم و سیاست و فکر و فەلسەفە و ڕۆشنبیری زمان و پەروەردە و فێرکردن و پزیشکی و ئەندازیاری و بیرکاری و تەواوی بەشەکانی تری ژیان. پشتکردن لەم هەموو بەرهەم و داهێنانە پشتکردنە لە هەوڵ و کۆششی زانایانی ئیسلامی و بەرهەمە چاپکرا و زانستە تەجروبەکراوەکانیان. کەلەپوری میلەتان لەگەڵ ئەوەی پڕە لە هەڵە و کەم و کوڕی کەچی گرنگێکی یەکجار زۆری پێدەدەن و دەیپارێزن. تێکەڵەیەکی زۆر هەیە لە کەلەپوری ئەوان لەگەڵ میلەتانی جیاواز و خاوەن ئایدیای جیاواز. کەچی کەلەپوری ئیسلامی لەژێر پێوەری ئەخلاقی و زانستیدا بەرهەم هاتووە و نووسراوەتەوە. قورئان و سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێوەری بۆ داناوە لەژێر بیر و باوەڕی یەکتاپەرستی و بڕوابوون بە پاداشت و سزا بەرهەم هاتووە. بۆ هەر هەوڵ و کۆشش و نووسین و داهێنانێک چاویان لە پاداشت بووە، ترساون لە سزا. ئەمەش گەورەترین پێوەرە بۆ جیاکردنەوە و گرنگیدانی کەلەپوری ئیسلامی و کەلەپوری میلەتانی تر. بۆیە تاک دەبێت زۆر گرنگی بەم کەلەپورە بدات و بە پێوەری ورد سوودی لێوەرگرێ. پێوەر و بنەماکانی هەڵسەنگاندنی کەلەپوری ئیسلامی لاپەڕەنەوە 6
بۆ ئەوەی هەڵسوکەوتێکی تەندروست لەگەڵ کەلەپوری ئیسلامیدا بکەین باش و خراپ ڕاست و ناڕاست لێک جیا بکەینەوە مادەم ئێمە بە دوای ڕۆشنبیری و زانستێکی تەندروست و معریفەیەکی گشتگیردا دەگەڕین پێویستمان بە چەند پێوەرێک هەیە بۆ هەڵسوکەوتکردن لەگەڵ کەلەپور و هەڵێنجاندنی لایەنە باشەکانیەوە لەوانە یەکەم پشکنین لە ڕاستی و دروستی بابەتەکە وتە و نووسراوێکی زۆر لە کەلەپوری ئیسلامی هەیە و دراوەتە پاڵ پێشینانمان بێ ئەوەی پشکنینی بۆ بکرێت زانانی پێشوو بۆ ڕاست و دروستی هەروتەیەک پێوەریان داناوە تا سەنەدی وتەکان بدۆزێتەوە بەم پێوەرە دینی ئێمە لە هەموو دین و ئایدۆلۆژیاکانی تر جیاوازە هیچ قسێک وەرناگیرێ تا بەڵگە و سەنەدی تەواوی نەبێ بۆیە کەلەپوریش دەبێت پشکنینی بۆ بکرێت تا بگەیتە ئەنجامێکی دروستی زانستی و معریفی دووەم مافی هەموو تاکەی شارەزایە ڕەخنە و تێبینی هەبێ لەسەر کەلەپوری وتەی پێشینان تەواوی زانایان لەسەر ئەوە یەکدەنگن تەنها پێغەمبەران بێتاوانن لە خوار ئەوانەوە دەکرێت هەڵە بکات وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ كل بني آدم خطاء واتە هەموو مرۆڤێک هەڵە دەکات هەروەها لە خوار پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەکرێت قسەی ڕەت بکرێتەوە وەک ئیمامی مالک دەفەرموێت كل أحد يؤخذ من قوله ويترك إلا صاحب هذا القبر واتە هەموو کەسێک دەکرێت قسەکەی ڕەت بکرێتەوە یان وەربگیرێ تەنها ئەم خاوەن قەبرە نەبێ مەبەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو سێیەم دەستگرتن بە بنەمای دڵپاچی و نیازپاچی ویژدان لە کاتی ڕەخنەگرتن لە کەلەپوری ئیسلامی نیازپاچی بنەمایەکی قورئانیە خودای گەورە دەفەرموێت ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير سورة المائدة آتي هشت واتا أي قلي خاون باور هميشه و بردوام هول بدن كلبر خوا دادگر و راست و پابندی گشت بڕیار و فەرمانەکانی بن بە دادگەرانە شایەتی بدەن و بەلای هیچ لایەکدا مەڕۆن تەنانەت منداڵەکانیشتان خەشم و قین و دژمنایەتی هیچ کەس و هیچ لایەک واتان لێ نەکات بە عەدالەت ڕەفتار نەکەن دەبێت لەگەڵ مەردوم دادگەر بن چونکە بێگومان ڕەفتاری دادگەری و یەکسانی بە تەقوا و نزیکترە و پارێزگاری سنوورەکانی خوای پێدەکرێت لە کاتی ڕەخنەگرتن لە کەلەپوری ئیسلامی پێویستمان بەوەیە زیادەڕەوی و کەم تەرخەمی نەکەین هەروەها دەبارگیری و لایەنگیریکردن بنەمایەکی هەڵەیە و نابێ بەکار بهێندرێ بۆ ئەوەی زانست و معریفەیەکی تەندروست بەرهەم بهێندرێت ابن القیم لەم بارەیە وتەیەکی جوانی هەیە دەفەرموێت تائیفەی سێیەم ئەهلی عەدالەت و نیازپاکن بە شێوەیەک حەقی هەموو خاوەن حەقێک دەدەن هەروەها هەر خاوەن پێگەیەک لە شوێن پێگەی خۆی دادەنێت بڕیار لەسەر ڕاستی نادات لەسەر پێوەری نادروست و دەردەدارێک هەروەها بڕیار لەسەر ناڕاستیەک نادات بە پێوەرە ڕاستیەکان بەڵکو ئەوانە قبول دەکەن کە قبول کراون و ئەوانەش ڕەت دەکەنەوە کە ڕەت کراونەتەوە چۆن کەلەپوری ئیسلامی بکەینە سەرچاوەی ڕۆشنبیری و زانست و معریفە لاپەڕا 99 تاک کاتێک دەیەوێت کەلەپوری ئیسلامی بکاتە سەرچاوەی ڕۆشنبیری و زانست و معریفە دەبێت کەلەپوری ڕەسەن و هاوردە لێک جیا بکاتەوە ئەم کەلەپوری لەگەڵ ئەسڵی ئیسلام و ڕۆحیدا دێتەوە و گونجاوە لەگەڵ ئەوەی هاوردە و خوڕافیاتە تێک دەگیرێت لەگەڵ ئیسلام و عەقڵ و منطق و لۆژیک و زانست بەم تێڕوانینە وشیارانە کەلەپور هەڵدەسەنجێنێ نابێ بە چاوی پیرۆزی و بێ هەڵە و پەڵە تەماشای کەلەپور بکرێت بەڵکو بە چاوی وردەکاری و پشکنین و جیاکردنەوە و هەڵێنجان تەماشا بکرێت هەموو ئەو کەلەپورانی هەیە مەرز نییە لەسەر ئیسلام حساب بێت و تەواو ڕاست بێ زۆر کەلەپور هەیە هەڵە و ناڕاستە دەبێ پشتگوێ بخرێت و نابێتە سەرچاوەی زانست و معریفە بۆ تاکەکانی کۆمەلگا لەو ڕەخنانێکە لە بەشێک لە کەسایەتی ئیسلامی پەرتووک و مامۆستایانی ئاینی دەگیرێ ئەوەیە بەبێ هەڵێنجاندن و جیاکردنەوە و بەبێ پشکنین کەلەپور نەقڵ دەکەن یان هەندێک جارە وەک دەقی قورئان و فەرمودەی سەحیح مامەڵەی لەگەڵ دەکەن دواتر ئەمە چونکە بەرهەمی مرۆڤ هەڵە دەردەچێ خەڵک بە چاوی دەقڵی گەیشتووە کاتێک لەگەڵ زانست یان واقع نایەتەوە واتە دەگەن کە ئەم دینە ناتوانێت لەگەڵ واقع هەڵ بکات لەگەڵ زانست تێک دەگیرێ بە تایبەتی ئەوانی قسە و لێکدانەوەی زانایان وەک دەق تەماشا دەکەن یان لە کاری سیاسی حیزب و گروپەکان حکمی پێ دەکەن وا لە خەڵک دەگەێنن ئەمە دەقەوە فەرمان دەکا نەک قسە و تێگەیشتنی زانایەکە بە تایبەتی تر لە بابەتی تەکفیرکردن و سنوور الحدود بەشەکانی تر بەشێک لە کەلەپوری ئیسلامی سۆفیگەری ناتەندروست و ئەهلی کەلام و حکمی بنەماڵە و ستەم و بابەتی فۆلکلۆری و فەلسفەی ناتەندروست و نیقاشی بێسوود بووە ئەمانە گەرچی کەلەپوری ئیسلامیشن بەڵام وەک سەرچاوەی زانست و معریفی ناژمێردرێن دەبێت تاچی ژیر خۆی لەمانە بپارێزێ کەلەپوری ئیسلامی ئەوەندەی پاک و چاک تێدایە
پێویست بە خوڕافیات و ئەفسانە و لاری ناکات بیکەیتە سەرچاوەی ڕۆشنبیری و زانست و معریفەی خۆت. لەلایەکی ترەوە لە 13 سەدەی ڕابردوو هەزاران گرفت ڕووی لە جیهانی ئیسلامی مسلمانان کردووە. سوڵتان و زانان بە پێی تێگەشتنی سەردەمی خۆیان چارەسەریان بۆ دۆزیوەتەوە و بۆ زەمن و کات و شوێنی خۆی. ئەمە بۆتە کەلەپور لەوانەیە نەگونجێ بۆ سەردەمی ئێستا، یان لەگەڵ پێشکەوتن و شارستانەتی ئێستا و گرفتەکان گۆڕانکاریان بەسەردا هاتووە. ناکرێت بە پێوەری سەدەکانی پێشوو هەڵسوکەوت لەگەڵ ئەمڕۆ بکەیت. زانان خوددا پاداشتان بداتەوە لە هەموو بارێک زانستیان جێهێشتووە، بەڵام مەرز نییە مەرج و پێوەرەکانیان بۆ ئەم سەردەم و کات و شوێنە گونجاو بێت. بۆیە تاچی ڕۆشنبیر دەبێت زۆر بە هەستاریەوە هەڵس و کەوت لەگەڵ کەلەپوری ئیسلامیدا بکات، وەک سەرچاوی زانست و معریفە بەکاری بێنێ، بەڵام بەو زانیاری و شیاری و وردبینیەی لە پێشدا باس کرا. هەمە چەشنی ڕۆشنبیری و زانست و معریفە لە کەلەپوری ئیسلامیدا لاپەڕا 101. زانان گرنگجێکی زۆریان بە تەواوی زانستەکان داوە، لە تەواوی بابەتەکانیان نووسیوە. هەموو بابەتەکانی ڕۆشنبیری و شارستانی و زانستی و مێژووی و دینی و کۆمەڵایەتی و شعر و پەخشان و زمان و فەلسەفە و فکر و فەرهەنگ و بابەتەکانی زانستی مرۆیی و تەنانەت پزیشکی و ئەندازیاری و فەلەکیشی گرتوتەوە. ئەمانە بووەتە سەروەتێکی گەورەی کەلەپوری ئیسلامی بۆ ئێمە، بۆ هەر فترێکی زەمەنی ناوی تەواوی نووسەر و کتێبەکان و جۆری بابەتە زانستی و معریفەکەش نووسراوەتەوە تا تاچی ڕۆشنبیر بزانێ بەر هەم معریفەکان چین. بۆ نمونە محەممەد بن ئیسحاق النەدیم کتێبێکی لەم جۆرە داناوە بە ناوی ئەلفەهرست، تا سەدەی 4 هێناوە، تێیدا تەواوی بەرهەمەکانی باس کردووە. لەبارەی زمانی میلەتان شریعەتی دابەزێنرا و ڕێساکانی نەحو، سەرف، هەواڵ و ئادابەکان، فقه و فوقەها، سیرە و نەسەب، فەرمودەناسی و فەلسەفە، مۆسیقا و هونەر، بیرکاری، سحر و کەهانە، مەزهەب و عەقاید، کیمیا و فەلەک، بابەتەکانی تر. چەندان کتێبی تر لەم جۆرە زۆرترین زانیاری لەسەر کەلەپوری ئیسلامی تێدا کۆکراوەتەوە. سەرچاوەکانی تری ڕۆشنبیر و معریفە و زانست لاپەڕە 102. سەرچاوەکانی زانست و معریفە جگە لە بوارە نەقلیەکان کە قورئان و سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم، دواتر کەلەپوری مسلمانان بەشێکی گەورەیە لە سەرچاوی پەیداکردنی زانست و زانیاری و معریفە. لە دوای ئەوانە ئەندامە هەستیارەکان دێن وەک عەقڵ و دڵ و هەستیارەکانی تر. عەقڵیش بە کۆمەڵێک شێواز لێک دراوەتەوە. بە نمونە: یەکەم، عەقڵ ئەم بەخشە خوداییەیە کە دراوەتە پاڵ مرۆڤی لە بنەوەرەکانی تر جیا کردوتەوە. دووەم، هەروەها عەقڵ بە مانای معریفە و زانیاری فیتری و زانستە زەروریەکان دێت بۆ هەموو عەقڵمەندان، وەک بڵێ ژمارە 1 نیوەی ژمارە 2. سێیەم، هەروەها عەقڵ بەکار هاتووە بە مانای زانستە تیۆریەکان کە بە ڕێگەی بەڵگە و دەلیل بەدەست دێت. چارەم، هەروەها عەقڵ بەکار هاتووە بە مانای کارکردن بە پێوەری زانستی، ئەمەیان بۆتە هۆکار بۆ چوونە نێو جەهەنەمی کافران، وەک خوای گەورە دەفەرموێت: وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. سورة الملك آياتي دا كواتا عقل دوريشي زور گرنجي هيلا ودسيناني روشنبيري و زانست و زانياري و معرفة لخوار وجبه كرتي آماجة بعقل و دلو هسيارة كان دكين. يكم عقل لا برصة سي. عقل أم بخش خدايية كمروب لسر زنبون وركاني ديكت زيادة كاتوا. بەهۆی عەقڵەوە مرۆڤ لە دروستکراوە سەرپشکەکانە. بەهۆی عەقڵەوە سەرجەم دروستکراوەکانی دنیا بۆی ڕام کراوە و ئەو سەردار و بەڕێوەبەریانە. لەگەڵ بەشەکانی تریشەوە لە لاشەی خۆی پەیوەندێکی زۆر بەهێز هەیە لە نێوانیان. هەر عەقڵە ڕاستی و ناڕاستی لە یەکجیا دەکاتەوە، دڵ ڕووناک دەکاتەوە، زانیاری ڕاستەقینە کۆ دەکاتەوە، فکری ئیسلامی لەسەر بینا دەکات. بۆی ئیمامی جۆرجانی زۆر جوان بۆی چوە پێناسەی کردو و دەفەرموێت: العقل نور في القلب يعرف الحق والباطل. واتە عەقڵ نورێکە لە دڵەوە و حەق و ناحەقی پێدەناسێتەوە. هەموو زانیارێکیش سەرچاوە دەگرێت لە جیاکردنەوەی حەق و ناحەق. لەبارەی پێناسی عەقڵەوە گوتراوە: ما يعقل به حقائق الأشياء. واتە عەقڵ ئەوەیە ڕاستی و درستی شتەکانی پێدیاری بکەی و تێبگەی. کەواتە عەقڵ هۆکارێکە یان ئالەتێکە بۆ بەرهێنانی هزر و بیر و فکر بەگشتی. لە فکری ئیسلامی عەقڵ ئامرازێکە بۆ تێڕامان و وردبوونەوە لە وەحی، و هەروەها هەڵێنجاندنی زانستی و مەبەستەکانی، تێڕامان لە بوونەوەر بۆ زانستی یاساکانی گردوون. دووەم، دڵ لاپەڕا 104. مەبەستمان لە دڵ ئەم پارچە گۆشتە نییە کە لە لای چەپی سنجی مرۆڤە و ڕۆژانە چەندین لتر خوێنی بۆ بەشەکانی تری لەش دەنێرێت، بەڵکو مەبەست لە دڵ ئەم بەخشە خوداییە کە قورئان دەیانکاری زۆر گرنگی بۆ دیاری کردووە. هەمویان پەیوەندیان بەڕاستە و خۆ و ناڕاستە خۆ بە زانست و زانیاری و معریفە هەیە. بەشێکیان دەخینە ڕوو. یەکەم، دڵ شوێنی باوەڕهێنانە، تەنانەت باوەڕ بە بێجێگیرکردنی لە ناو دڵ قبول نییە. ئەمەش بەشێکی سەرەکیە لە زانست و معریفە و خودای گەورە دەفەرموێت:
يا أيها الرسول لا يحزنك الذين يسارعون في الكفر من الذين قالوا آمنا بأفواههم ولم تؤمن قلوبهم ومن الذين هادوا سماعون للكذب سماعون لقوم آخرين لم يأتوك يحرفون الكلم من بعد مواضعه يقولون إن أوتيتم هذا فخذوه وإن لم تؤتوه فاحذروا ومن يرد الله فتنته فلن تملك له من الله شيئا أولئك الذين لم يرد الله أن يطهر قلوبهم لهم في الدنيا خزي ولهم في الآخرة عذاب عظيم. سورة المائدة آياتي تلويك واتا أي پیغمبر صلى الله عليه وسلم باغمبارد نكات ئەوانەی کە بەپەلە بەدەم بێباوەڕی و بێدینیەوە دەچن لەوانەی کە بەدەم و زار دەڵێن باوەڕمان هێناوە بەڵام دڵیان باوەڕی نەهێناوە. دووەم دڵناوەندی زیاد و کەمی ئیمانە. إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. سورة الأنفال آيات 2 واتا بێگومان ئیماندارانی ڕاستەقینە تەنها ئەوانن یەکەم کە کاتێک ناوی خوا برا ئەو دڵەکانیان دەترسێت و دەهەژێت. سێیەم دڵناوەندی ترسانە لە خودا سەرداری زانست و معریفە ترسانە لە خودا. وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله فأتاهم الله من حيث لم يحتسبوا وقذف في قلوبهم الرعب يخربون بيوتهم بأيديهم وأيدي المؤمنين فاعتبروا يا أولي الأبصار. سورة الحشر آيات 2 واتا ئەوسا خوا ترسێکی فرێدایە دڵیانەوە. چارەم دڵناوەندی ئارامی لاشە و دەروونە. الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. سورة الرعد آيات 28 واتا ئەوانەی باوەڕیان هێناوە و دڵ و دەرونیان ئارام دەبێت بە قورئان و پەیامەکەی خوای پەروەردیگار ئاگادار بن دڵەکان هەر بە قورئان و یادی خوا و پابەند بوون بە ئاینەکەیەوە خۆشنود دەبن و دەحاوێنەوە. پێنجەم دڵناوەندی نەخۆشی معنەویە. ليجعل ما يلقي الشيطان فتنة للذين في قلوبهم مرض والقاسية قلوبهم وإن الظالمين لفي شقاق بعيد. سورة الحج آياتي 52 واتا خوای گەورە بۆیە ئەو دەسەڵاتی داوە بە شەیتان تا ئەو خەتەرە و خەیاڵ و وەسوەسەی شەیتان فڕی دەداتە نێو ئاواتی پێغەمبەرانەوە ببێتە هۆی سزا و تاقیکردنەوە بۆ ئەوانەی لە دڵ و دەرونیاندا نەخۆشی دووڕووی و ناپاچی هەیە و بۆ ئەوانش کە بەرامبەر ئاینی خوا دڕەقن. شەشەم دڵکانگای ڕقبوونە لە کاتی دوورکەوتنەوەی مرۆڤ لە ئیمان. فويل للقاسية قلوبهم من ذكر الله فويل للقاسية قلوبهم من ذكر الله أولئك في ضلال مبين. سورة الزمر آيات 22 واتا هاوار ويل بو أواني كدليان رقل آستي قرآن يادي خوادا. ثم قست قلوبكم من بعد ذلك. سورة البقرة آيات 7 واتا پاشان لەوە دوا دڵەکانتان ڕق بوو ئەی جوولەکەکان هەر وەک بەرد بەڵکو و ڕقتریش. هەفتەم دڵ یەکەم بەشە لە لاشە کە لە ئیمان دوو دەکەوێتەوە بە کوێر وەسف دەکرێت. أفلم يسيروا في الأرض فتكون لهم قلوب يعقلون بها أو آذان يسمعون بها فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. سورة الحج آيات 36 واتا
ئایا ئەوانە بەسەر زەویدا نەڕۆیشتون بە دڵ و دەروونێکی هۆشیارەوە تابیرێک بکەنەوە کوان خەڵکانی ڕابردوو ئەو شارانە بۆ کاولکران چێ ئێمەی دروست کردووە ئاماز لە ژیان چییە؟ یان خاوەنی گوێ و دەستگای بیستن نەبوون بەسەر هاتەکانیان ببیستن و لێکی بکەنەوە جاوانە بێت چاویان کوێر بوو بێت بەڵکو ئەو دڵانە کوێر دەبن کەوان لە سینەکاندا چونکە هەڕواڵەت دەبین و ناوەڕۆک لێک نادەنەوە. هەشتم دڵ ناوەندی ترسان و ملکەت بوونە بۆ خودای گەورە. ئەلەم یەئنی للذین آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون. سورة الحديد آياتي 16 واتا آيات لكاتي أو نهاتو بو أواني كباوريان هناوا دلكانيان بنوري إيمان ملكت وروناك بوتوا ترسي خواتي دابروانن بهوي يادي بردوامي خواو أو قرآني كراوانا كراوا وەک ئەو کەسانە نەبن کە کتێبی ئاسمانیان بۆ ڕاوانەکرا بەڵام دوای تێپەڕبوونی ماوەیەکی دوور و درێژ دڵیان ڕق و ڕەش بوو. نۆیەم دڵ ناوەندی بیرکردنەوەیە بە هاوکاری عەقڵ. ئایا ئەوانە بە زەویدا نەگەڕاون تا دڵیان هەبێ و بیری پێ بکەنەوە یان گوێیان هەبێ گوێی پێ بگرن و لە ڕاستیدا چاوەکان کوێر نابن بەڵکو ئەو دڵانە کوێر دەبن کە لە ناوسینەکاندان. دەیەم دڵ پەیوەندی ڕاستەوخۆی بە گوێگرتنەوە هەیە. ونطبع على قلوبهم فهم لا يسمعون. سورة الأعراف آياتي 100 واتا مور من دنا بەسەر دڵەکانیاندا جا ئەوان نابیستن. یازدەم دڵ پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە فێربوونەوە. رضوا بأن يكونوا مع الخوالف وطبع الله على قلوبهم فهم لا يعلمون. سورة التوبة آياتي 93 واتا رازين لەگەڵ پیرێژنان و پەککەوتوان دابن و بمێننەوە خوایش مۆری ناوە بەسەر دڵیاندا بۆیە ئەوانە نازانن خێر لە چیدایە. دوازدەم دڵ پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ گشت بەشەکانی لاشەوە هەیە. ئەگەر چاک بوو سەرجەم کارەکان کە لاشە دەیکات چاک دەبن ئەگەر خراپ بوو سەرجەم کارەکان کە لاشە دەیکات خراپ دەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ألا إن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. واتا ئاگادار بن پارچەیەک هەیە لە لەش ئەگەر چاک بوو ئەوە هەمووی لاشە چاک دەبێ ئەگەر خراپ بوو ئەوە هەموو لاشە خراپ دەبێ. ئاگادار بن ئەم پارچە گۆشتە دڵە. ئەم ئاەت و فەرمودانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پەیوەندی دڵ بەسەر جەم بەشەکانی لاشەوە دەردەخات فکری ئیسلامی دەوڵەمەند دەکات و سەرچاوەیەکی زۆر سەرەکی وەدەسێنانی زانیاری و زانست و معریفەیە لە فکری ئیسلامی. کاتێک دڵ ناوەندی جێگیربوونی ئیمانە ئیمانیش بڕیار لەسەر یەکتاپەرستی خوددا دەدات کەواتە دڵ ڕێگایەکی زۆر سەرەکی وەدەسێنانی ڕۆشنبیری و زانست و زانیاری و معریفەیە لە فکری ئیسلامی و ناکرێ فەرامۆش بکرێ. سێیەم پێنج هەستیارەکەی مرۆڤ. ئەم پێنج هەستیارە وەسیلە و ڕێگان بۆ پەیبردن بە شتە مادیەکان لەوێوێ دەبێتە سەرچاوەیەکی تری ڕۆشنبیری و زانست و معریفە بۆ مرۆڤەکان. گوێ هەڵدەستێ بەکاری گوێگرتن و چاو بۆ بینن و لوت بۆ بۆنکردن و زمان بۆ تامکردن و پێست بۆ هەستکردن. ئەمە هەستیارانە بۆ ئەوەی لەگەڵ جیهانی دەرەوە پەیوەندیان هەبێ زانست و معریفە کۆبکەنەوە لە ڕێی خۆیانەوە مرۆڤەکان دەوڵەمەند بکەن. خودای گەورە لەبارەیانەوە دەفەرمێت ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. سورة الإسراء آيات 36 واتا ئەی ئینسان لە شتێک مەدوێ و شوێنی شتێک مەکەوە کە زانست و زانیاری دەربارەی نییە چونکە بەڕاستی دەستگاکانی بیستن و بینین و تێگەیشتن هەر هەمووی بەرپرسیارە لە بەرامبەریەوە. ئەم هەستیارانە گشتیان ئامرازن بۆ ڕۆشنبیری و زانست و زانیاری و معریفە. هەنگاو سەرچاوەکانی تری ڕۆشنبیری بەهۆی سنوورداری و ناوچەی شوێنەکان جاران تاچی مسلمان دەیتوانی بۆ ڕۆشنبیری و زانیارێکی کەم هەنگاو بنێ و کارەکانی خۆی ڕایی بکات ڕووداوەکان شی بکاتەوە تێیان بگات و سوودیان لێوەربگرێ. یان دنیا ئەوەندە فراوان نەبوو پێویستی بە ڕۆشنبیرێکی گشتگیر نەبوو بەم ئەندازە فراوانەی ئێستا پانتایی ناوچەی فراوان بووە ڕۆشنبیری گەلان تێکەڵ بۆ بە یەکتر دەیان بابەتی ڕۆشنبیری و سیاسی و ژینگەیی و یاسایی و وەرزشی و تەندروستی و ئەوانی تر بوونەتە پێویستی هەموو تاچێک. بۆیە دەبێت تاچی مسلمان لە دنیای ڕۆشنبیری بەجێ نەمێنێ و لە تەواوی ئەتەکێتی دنیادا شارەزا بێت. ڕۆشنبیری ئەوەندە فراوان بێت خەڵک لەوەی فێر بێ و مامۆستای ڕۆشنبیران بێ
ئەو یاسە بنەمایانی باسمان کرد سەرچاوی سەرەکی ڕۆشنبیری و تاکبوونە. لە کۆتاییدا چەند هەنگاوێکی تر بە کورتی باز دەکەم بۆ زیاتر ڕۆشنبیرکردنی تاکەکان و هەنگاونانی زیاتر. تاک ئەگەر بێ ڕۆشنبیر بێ دەبێ خوێندنەوەی بەردەوامی هەبێ، بە هیچ شێوەیەک لە خوێندنەوە دانەبڕێ، بە تایبەت خوێندنەوەی بواری فکری و مێژووی و فەرهەنگی و ژیاری. یەک، خوێندنی بەردەوام لە زانستە سەردەمیەکان، چونکە لەوانەیە ئەو خوێندن و زانستەی دوێنێ وردگرتووە بۆ ئەمڕۆ بەس نەبێ یان دەست نەدات. دوو، دیراسە و لێکۆڵینەوە لە فکری سیاسی، چونکە جیاوازی هەیە لە نێوان کردداری سیاسی و فکری سیاسی. ئەمە تاکێک پێویستە بۆ ڕۆشنبیرکردنی خۆی شارەزای فکری سیاسی بێت، چونکە ڕووداوەکان زۆر بیان لە چوارچێوەی فکری سیاسین. ئەگەر تاکەکان شارەزای فکری سیاسی نەبن، ناتوانن وەک پێویست ڕووداوەکان بخوێننەوە و لێی فێر بن. سێ، بە دوواداچوون و ئاگاداربوون لە ڕاگەاندن، بە تایبەت ئەو ڕاگەاندانەی ئامانجدارن و زانیاری ورد پێشکەش بە تاکەکان دەکەن. چار، گەڕان بە وڵاتان و سوود وەرگرتن لە تەجروبەی جیهان بەگشتی. پێنج، سوود وەرگرتن لە ڕۆشنبیری و گەلانی تر. شش، بەشداری لە کۆنگرە و کۆنفرانس و سیمینار و کۆڕ و کۆبوونەوە و ڕۆشنبیریەکان. هەفت، بەشداری خول و دەولاتی فکری و ڕۆشنبیری. هەشت، سوودوەرگرتن و چاوپێکەوتن لەگەڵ کەسانی خاوەن ئەزمون و ڕۆشنبیر و بیرمەندان. نۆ، لێکۆڵینەوە لە هەر ڕووداوێک کە ڕوودەدات تا بزانین خاڵی ئیجابی و سەلبی چییە، چۆن سوودی لێوەرگرین، بۆچی ڕوویداوە، چێ لە پشتیەوەیە، چێ ئاڕاستەی دەکات و بۆ چ مەبەستێک لەو کاتا وروژێندراوە. سەرچاوەکانی تری ڕۆشنبیر و معریفە و زانست لاپەڕە 102. سەرچاوەکانی زانست و معریفە جگە لە بوارە نەقلیەکان کە قورئان و سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم، دواتر کە لە پوری مسلمانان بەشێکی گەورەیە لە سەرچاوی پەیداکردنی زانست و زانیاری و معریفە. لە دوای ئەوانە ئەندامە هەستیارەکان دێن وەک عەقڵ و دڵ و هەستیارەکانی تر. عەقڵیش بە کۆمەڵێک شێواز لێک دراوەتەوە. بە نمونە: یەکەم، عەقڵ ئەم بەخشە خوداییەیە کە دراوەتە پاڵ مرۆڤی لە بنەوەرەکانی تر جیا کردوتەوە. دووەم، هەروەها عەقڵ بە مانای معریفە و زانیاری فیتری و زانستە زەروریەکان دێت بۆ هەموو عەقڵمەندان، وەک بڵێ ژمارە یەک نیوەی ژمارە دووە. سێیەم، هەروەها عەقڵ بەکار هاتووە بە مانای زانستە تیۆریەکان کە بە ڕێگەی بەڵگە و دەلیل بەدەست دێت. چارەم، هەروەها عەقڵ بەکار هاتووە بە مانای کارکردن بە پێوەری زانستی، ئەمەیان بۆتە هۆکار بۆ چوونە نێو جەهەنەمی کافران، وەک خوای گەورە دەفەرموێت: وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. سورة الملك آياتی دا کەواتە عەقڵ دەورێکی زۆر گرنگی هەیە لە وەدەسێنانی ڕۆشنبیری و زانست و زانیاری و معریفە لە خوارەوەش بە کورتی ئاماژە بە عەقڵ و دڵ و هەستیارەکان دەکەین. یەکەم، عەقڵ لاپەڕە 103. عەقڵ ئەم بەخشە خوداییەیە کە مرۆڤ لە سەرجەم بوونەوەرەکانی دیکە جیا دەکاتەوە. بەهۆی عەقڵەوە مرۆڤ لە دروستکراوە سەرپشکەکانە. بەهۆی عەقڵەوە سەرجەم دروستکراوەکانی دنیا بۆی ڕام کراوە و ئەو سەردار و بەڕێوەبەریانە. لەگەڵ بەشەکانی تریشەوە لە لاشەی خۆی پەیوەندێکی زۆر بەهێز هەیە لە نێوانیان. هەر عەقڵە ڕاستی و ناڕاستی لە یەکجیا دەکاتەوە، دڵ ڕووناک دەکاتەوە، زانیاری ڕاستەقینە کۆ دەکاتەوە، فکری ئیسلامی لەسەر بینا دەکات. بۆی ئیمامی جورجانی زۆر جوان بۆی چوە پێناسەی کردو و دەفەرموێت: العەقڵ نور في القلب يعرف الحق والباطل. واتە عەقڵ نورێکە لە دڵەوە و حەق و ناحەقی پێدەناسێتەوە. هەموو زانیارێکیش سەرچاوە دەگرێت لە جیاکردنەوەی حەق و ناحەق. هەر لەبارەی پێناسی عەقڵەوە گوتراوە: ما يعقل به حقائق الأشياء. واتە عەقڵ ئەوەیە ڕاستی و دروستی شتەکانی پێدیاری بکەی و تێبگەی. کەواتە عەقڵ هۆکارێکە یان ئالەتێکە بۆ بەرهێنانی هزر و بیر و فکر بەگشتی. لە فکری ئیسلامی عەقڵ ئامرازێکە بۆ تێڕامان و وردبوونەوە لە وەحی و هەروەها هەڵێنجاندنی زانستی و مەبەستەکانی، تێڕامان لە بوونەوەر بۆ زانستی یاساکانی گردوون. دووەم، دڵ لاپەڕە 104. مەبەستمان لە دڵ ئەم پارچە گۆشتە نییە کە لە لای چەپی سنجی مرۆڤە و ڕۆژانە چەندین لێتر خوێنی بۆ بەشەکانی تری لەش دەنێرێت، بەڵکو مەبەست لە دڵ ئەم بەخشە خوداییە کە قورئان دەیانکاری زۆر گرنگی بۆ دیاری کردووە. هەمویان پەیوەندیان بەڕاستە و خۆ و ناڕاستە خۆ بە زانست و زانیاری و معریفە هەیە. بەشێکیان دەخینە ڕوو. یەکەم، دڵ شوێنی باوەڕهێنانە، تەنانەت باوەڕ بە بێجێگیرکردنی لە ناو دڵ قبول نییە. ئەمەش بەشێکی سەرەکیە لە زانست و معریفە و خودای گەورە دەفەرموێت: يا أيها الرسول لا يحزنك الذين يسارعون في الكفر من الذين قالوا آمنا بأفواههم ولم تؤمن قلوبهم ومن الذين هادوا سماعون للكذب سماعون لقوم آخرين لم يأتوك
يحرفون الكلم من بعد مواضعه يقولون إن أوتيتم هذا فخذوه وإن لم تؤتوه فاحذروا ومن يرد الله فتنته فلن تملك له من الله شيئا أولئك الذين لم يرد الله أن يطهر قلوبهم لهم في الدنيا خزي ولهم في الآخرة عذاب عظيم. سورة المائدة آياتي تلويك واتا أي پیغمبر صلى الله عليه وسلم باغمبارت نكات اواني كبپلا بدم بباوري و بيديني ودتن لواني كبدم وزار دلين باور من هناوا بلام دليان باوري نهناوا. دوام دلناواندي زيادو كمي إيمانا إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. سورة الأنفال آيات 2 واتا بيغمان إيمان داراني راستقنا تنها أوانا يكم ككاتيك نايو خوابرا أو دلكانيان دترسيتو دهاجت. سيام دڵناوەندی ترسانە لە خوددا سەرداری زانست و معریفە ترسانە لە خوددا. وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله فأتاهم الله من حيث لم يحتسبوا وقذف في قلوبهم الرعب يخربون بيوتهم بأيديهم وأيدي المؤمنين فاعتبروا يا أولي الأبصار. سورة الحشر آيات 2 واتا أوسا خواتر سيشي فريدا دليانوا تارم دلناوندي آرامي لا شو درونا الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. سورة الرعد آياتي 28 واتا اواني باوريان هناو دلو درونيان آرام دبيت بقرآن و پيامكي خواهي پروردگار آگادار بن دلكان هر بقرآن و يادي خواه و پابند بون بآينكيوا خوشنود دبنو دحاوينوا. پينزم دلناوندي نخوشي معنوية ليجعل ما يلقي الشيطان فتنة للذين في قلوبهم مرض والقاسية قلوبهم وإن الظالمين لفي شقاق بعيد. سورة الحج آياتي 52 واتا خواهي قورا بويا أو دصالاتي داوا بشيطان تا أو خطر و خيال وسوسي شيطان فريدة داتني و آواتي پیغمبرانوا ببيت هو سزا و تاقيقنوا بو اواني لدلو درونيان دا نخوشي دوروي و ناپاچي هيو بو اوانش كبرانبر آيني خواد الرقن. ششم دل كان قاي رقبون لكاتي دور كوتنوي مروف لإيمان. فويل للقاسية قلوبهم من ذكر الله فويل للقاسية قلوبهم من ذكر الله أولئك في ضلال مبين. سورة الزمر آتي 22 واتا هاوار ويل بو اواني كدليان رقل آستي قرآن يادي خوادا. ثم قست قلوبكم من بعد ذلك. سورة البقرة آتي 79 واتا پاشان لەوە دوا دڵەکانتان ڕق بوو ئەی جوولەکەکان هەروەک بەرد بەڵکو ڕقتریش. هەفتم دڵ یەکەم بەشە لە لاشە کە لە ئیمان دوو دەکەوێتەوە بە کوێر وەسف دەکرێت. أفلم يسيروا في الأرض فتكون لهم قلوب يعقلون بها أو آذان يسمعون بها فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. سورة الحج آياتي 36 واتا ئەوانە بەسەر زەویدا نەڕۆیشتون بە دڵ و دەروونێکی هۆشیارەوە تابیرێک بکەنەوە کوان خەڵکانی ڕابردوو ئەو شارانە بۆ کاولکران چێ ئێمەی دروست کردووە ئاماز لە ژیان چییە یان خاوەنی گوێ و دەستگای بیستن نەبوون بەسەر هاتەکانیان ببیستن و لێکی بکەنەوە جاوانە بێت چاویان کوێر بوو بێت بەڵکو ئەو دڵانە کوێر دەبن کەوان لە سینەکاندا چونکە هەڕواڵەت دەبین و ناوەڕۆک لێک نادەنەوە. هەشتم
دڵ ناوەندی ترسان و ملکەتبوونە بۆ خودای گەورە. ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون. سورة الحديد آياتي 16 واتا ئایتر لە کاتی ئەوە نەهاتۆ بۆ ئەوانی کە باوەڕیان هێناوە دڵەکانیان بە نووری ئیمان ملکەت و ڕووناک بووتەوە ترسی خوای تێدا بڕوێنن بەهۆی یادی بەردەوامی خوا و ئەو قورئانی کە ڕاوانە کراوە وەک ئەو کەسانە نەبن کە کتێبی ئاسمانیان بۆ ڕاوانە کرا بەڵام دوای تێپەڕبوونی ماوەیەکی دوور و درێژ دڵیان ڕق و ڕەش بوو. نۆیەم دڵ ناوەندی بیرکردنەوەیە بە هاوکاری عەقڵ. ئایا ئەوانە بە زەویدا نەگەڕاون تا دڵیان هەبێ و بیری پێ بکەنەوە یان گوێیان هەبێ گوێی پێ بگرن و لە ڕاستیدا چاوەکان کوێر نابن بەڵکو ئەو دڵانە کوێر دەبن کە لە ناوسینەکاندان. دەیەم دڵ پەیوەندی ڕاستەوخۆی بە گوێگرتنەوە هەیە. ونطبع على قلوبهم فهم لا يسمعون. سورة الأعراف آياتي 100 واتا مۆرمان دەنا بەسەر دڵەکانیاندا جا ئەوان نابیستن. 11 دڵ پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە فێربوونەوە. رضوا بأن يكونوا مع الخوالف وطبع الله على قلوبهم فهم لا يعلمون. سورة التوبة آياتي 93 واتا رازين لەگەڵ پیرێژنان و پەککەوتوان دابن و بمێننەوە خوایش مۆری ناوە بەسەر دڵیاندا بۆیە ئەوانە نازانن خێر لە چیدایە. 12 دڵ پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ گشت بەشەکانی لاشەوە هەیە. ئەگەر چاک بوو سەرجەم کارەکان کە لاشە دەیکات چاک دەبن ئەگەر خراپ بوو سەرجەم کارەکان کە لاشە دەیکات خراپ دەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ألا إن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. واتە ئاگادار بن پارچەیەک هەیە لە لەش ئەگەر چاک بوو ئەوە هەمووی لاشە چاک دەبێ ئەگەر خراپ بوو ئەوە هەموو لاشە خراپ دەبێ. ئاگادار بن ئەم پارچە گۆشتە دڵە. ئەم ئاەت و فەرمودانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پەیوەندی دڵ بەسەر جەم بەشەکانی لاشەوە دەردەخات فکری ئیسلامی دەوڵەمەند دەکات و سەرچاوەیەکی زۆر سەرەکی و دەسێنانی زانیاری و زانست و معریفەیە لە فکری ئیسلامی. کاتێک دڵ ناوەندی جێگیربوونی ئیمانە ئیمانیش بڕیار لەسەر یەکتاپەرستی خوددا دەدات کەواتە دڵ ڕێگایەکی زۆر سەرەکی و دەسێنانی ڕۆشنبیری و زانست و زانیاری و معریفەیە لە فکری ئیسلامی و ناکرێ فەرامۆش بکرێ. سێەم 5 هەستیارەکەی مرۆڤ. ئەم 5 هەستیارە وەسیلە و ڕێگەن بۆ پەیبردن بە شتە مادیەکان لەوێوێ دەبێتە سەرچاوەیەکی تری ڕۆشنبیری و زانست و معریفە بۆ مرۆڤەکان. گوێ هەڵدەستێ بەکاری گوێگرتن و چاو بۆ بینن و لوت بۆ بۆنکردن و زمان بۆ تامکردن و پێست بۆ هەستکردن. ئەمە هەستیارانە بۆ ئەوەی لەگەڵ جیهانی دەرەوە پەیوەندیان هەبێ زانست و معریفە کۆبکەنەوە لە ڕێی خۆیانەوە مرۆڤەکان دەوڵەمەند بکەن. خودای گەورە لەبارەیانەوە دەفەرمێت ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. سورة الإسراء آيات 36 واتا ئەی ئینسان لە شتێک مەدوێ و شوێنی شتێک مەکەوە کە زانست و زانیاری دەربارەی نییە چونکە بەڕاستی دەستگاکانی بیستن و بینین و تێگەیشتن هەر هەمووی بەرپرسیارە لە بەرامبەریەوە. ئەم هەستیارانە گشتیان ئامرازن بۆ ڕۆشنبیری و زانست و زانیاری و معریفە هەنگاو و سەرچاوەکانی تری ڕۆشنبیری. بەهۆی سنوورداری و ناوچەی شوێنەکان جاران تاچی مسلمان دەیتوانی بۆ ڕۆشنبیری و زانیارێکی کەم هەنگاو بنێ و کارەکانی خۆی ڕایی بکات ڕووداوەکان شی بکاتەوە تێیان بگات و سوودیان لێوەربگرێ. یان دنیا ئەوەندە فراوان نەبوو پێویستی بە ڕۆشنبیرێکی گشتگیر نەبوو بەم ئەندازە فراوانەی ئێستا پانتایی ناوچەی فراوان بووە ڕۆشنبیری گەلان تێکەڵ بۆ بە یەکتر دەیان بابەتی ڕۆشنبیری و سیاسی و ژینگەیی و یاسایی و وەرزشی و تەندروستی و ئەوانی تر بوونەتە پێویستی هەموو تاچێک. بۆیە دەبێت تاچی مسلمان لە دنیای ڕۆشنبیری بەجێ نەمێنێ و لە تەواوی ئەتەکێتی دنیادا شارەزا بێت. ڕۆشنبیری ئەوەندە فراوان بێت خەڵک لەوەی فێر بێ و مامۆستای ڕۆشنبیران بێ. ئەو یاسە بنەمایانی باسمان کرد سەرچاوی سەرەکی ڕۆشنبیری و تاکبوونە. لە کۆتاییدا چەند هەنگاوێکی تر بە کورتی باز دەکەم بۆ زیاتر ڕۆشنبیرکردنی تاکەکان و هەنگاونانی زیاتر. تاک ئەگەر بیوێ ڕۆشنبیر بێ دەبێت خوێندنەوەی بەردەوامی هەبێ بە هیچ شێوەیەک لە خوێندنەوە دانەبڕێ بە تایبەت خوێندنەوەی بواری فکری و مێژووی و فەرهەنگی و ژیاری. یەک خوێندنی بەردەوام لە زانستە سەردەمیەکان چونکە لەوانەیە ئەو خوێندن و زانستەی دوێنێ وەردگرتووە بۆ ئەمڕۆ بەس نەبێ یان دەست نەدات.
دوو دیراسە و لێکۆڵینەوە لە فکری سیاسی چونکە جیاوازی هەیە لە نێوان کردداری سیاسی و فکری سیاسی هەموو تاکێک پێویستە بۆ ڕۆشنبیرکردنی خۆی شارەزای فکری سیاسی بێت چونکە ڕووداوەکان زۆربیان لە چوارچێوەی فکری سیاسین ئەگەر تاکەکان شارەزای فکری سیاسی نەبن ناتوانن وەک پێویست ڕووداوەکان بخوێننەوە و لێی فێر بن. سێ بە دوواداچوون و ئاگاداربوون لە ڕاگەاندن بەتایبەت ئەو ڕاگەاندانەی ئامانجدارن و زانیاری ورد پێشکەش بە تاکەکان دەکەن. 4 گەڕان بە وڵاتان و سوود وەرگرتن لە تەجروبەی جیهان بەگشتی. 5 سوود وەرگرتن لە ڕەوشنبیری و گەلانی تر. 6 بەشداری لە کۆنگرە و کۆنفرانس و سیمینار و کۆڕ و کۆبوونەوە و ڕۆشنبیریەکان. 7 بەشداری خول و دەوراتی فکری و ڕۆشنبیری. 8 سوود وەرگرتن و چاوپێکەوتن لەگەڵ کەسانی خاوەن ئەزمون و ڕۆشنبیر و بیرمەندان. 9 لێکۆڵینەوە لە هەر ڕووداوێک کە ڕوودەدات تا بزانین خاڵی ئیجابی و سەلبی چییە، چۆن سوودی لێوەرگرین، بۆچی ڕوویداوە، چێ لە پشتیەوەیە، چێ ئاڕاستەی دەکات و بۆ چ مەبەستێک لەو کاتە وروژێندراوە. ئەم ناویلکەیەم بۆ نووسی لاپەڕا 112. هەندێک دیاردە لە نێو خەڵکی ملتەزیم پەیدا بووە کاتێک ئیلتیزامی بە دینداری دەبێت یان بەرەو ئیلتیزامی دینداری دەڕوات زۆر بێ ئاگا دەبێت لە چواردەوری خۆی و ڕووداوەکان. واتێ دەگات ئیلتیزام واتە بێزانست و زانیاری و بێ ئاگا و بێ ڕۆشنبیری بێت، بێ ئاگا بێت لەو ڕووداوانەی ڕۆژانە ڕوودەدەن، جا پەیوەندیان بە موسڵمانانەوە هەبێ یان نا، لە جیهانی ئیسلامی بێت یان لە وڵاتانی تر. خوێندنەوەی زۆر لاوازی بۆ دەکرێت لەلایەن بەشێک لە خەڵکە دیندارەکە. زۆر جاریش سیناریۆکان بە ناوی دینەوە لەسەر خەڵکی مسلمان تاقی دەکرێتەوە، یان مسلمان دابڕا و گۆشەگیر دەبێ، بە ئەندازەیەک تێکەڵ بە کۆمەڵگان نابێ، تەنها لە سنووری مزگەوت و شوێنەکانی خواپەرستی دەبیندرێت، یان هەر بابەتێک باسی خواپەرستی نەبێ خۆی لێ ناکاتە خاوەن و بە دنیاویستی دەزانێ و تێکەڵی نابێ و لێی دوور دەکەوێتەوە. لە دنیای تەکنۆلۆژیا و سەردەم لە دواوەیە ئەم ئاماژانە بۆتە دیاردە و سیمایەک بۆ هەندێک دیندار و ملتەزیم وەک بە زوبانی حاڵ بڵێن دیندار واتە بێ ئاگا، یان بڵێن شوێنکەوتوی قورئان و سونەت واتە ناڕۆشنبیر و نەخوێندەوار و بێ ئاگا. لەمڕۆوە بەم نامیلکەیە ویستم بیسەلمێنم کە قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەواازەی کاکڵی ڕۆشنبیری و زانست و زانیاری و وشیاری و دانایی و وریاییە. هەروەها دیندار و ملتەزیم دین و دنیا و ڕۆح و جەستە بەیەکەوە گرێ دەدات و لێکیان جیا ناکاتەوە. ئاگاداری کار و بار و ڕووداوەکانی دنیاە و دوا ڕۆژیشی ڕووناک و ئاوەدانە، هیچ لایەنێک فەرامۆش ناکات، هاوسەنجی لە تەواوی ژیانیدا هەیە. هەروەها بەم نامیلکەیە بنەمایەکی گرنگی ڕۆشنبیریدا دەمەزرێنی و بەرچاوی ڕوون دەبێ. لە نوێرا دیراسەیەکی تازە بۆ قورئان و سونەت و توراسی ئیسلامی دەکاتەوە و دەکانی ڕۆشنبیری خۆی و خێزان و کۆمەلگا دەدات، بە زانیاری و ڕۆشنبیری و کەمڕازی نابێت. کۆتایی بەرهەم لاپەڕە 114. هەر نووسراوێک دەنووسم حەز دەکەم دەست بخەمە سەربرینێکی تاکەکانی کۆمەلگا کە بەم برینەوە دەناڵێنن. نامەوێت نووسراوێک بنووسم چەندان نووسراوی لەبارەیەوە هەبێ یان تەنها وەک کۆکردنەوەی زانیاری بێت. هەروەها کاتێک بڕیار دەدەم بنووسم تەماشای ئازار و گرفتەکانی بەردەم نهزە و هەستانەوە و پێشەنگبوونی مسلمانان دەکەم. ئەم گرفتانە چین کە هۆکارن بۆ پاشەکشەمان، جزئین یان کولی، فەرعەن یان ئەسڵ، لاوەچین یان سەرەکی، گرفتەکە دەرەچیە یان ناوەچی، لە توانای ئێمەدایە چارەسەری بکەین یان نا. بەڕای بەندە ئێمە بەدەست کۆمەڵە گرفتی ناوەچی دەناڵێنین کە بوونەتە هۆکار کە نەتوانین هەستانەوە و نهزە بکەین. بەڵام بۆ چارەسەرکردنی گرفتەکان لە پێش هەموو شتێک پێویستمان بە ڕۆشنبیری تاکەکانی کۆمەلگا هەیە. یەکێک لە گرفتە بڵاوەکانی نێو تاکەکانی کۆمەلگای ئێمە ناڕۆشنبیری و بەشێکی زۆر لە تاکەکانی کۆمەلگایە. تاکەکانی کۆمەلگا ئەگەر ڕۆشنبیر نەبن واقعا نەخوێننەوە، هەست بە پاشەکشەی کۆمەلگان نەکەن، نەزانن برینەکان لە کوێن، ئامانجی تاک چییە، شارەزاییان لەسەر فکر و بیردۆز و ڕەوتە کۆمەڵایەتیەکاندا نەبێت، چۆن دەزانن بەکاری خۆیان هەڵسن، هەنگاو بنێن. نهزە و هەستانەوە پێویستی بە وشارێکی قوڵ و فراوان هەیە لە لای تاچی بیرمەند و کۆمەلگا. تاکەکان کاتێک دەیانەوێت خۆیان و کۆمەلگا بگۆڕن، دەبێت ڕۆشنبیریان لە بواری مێژوو دەرس و پەندەکانی کۆمەڵایەتی، یاسا ڕەساکانی، لێکۆڵینەوە و دەرەنجامەکانی، فکر و بیردۆز و ئامانجەکانی فکری سیاسی و سیناریۆ و لێکەوتەکانی، ژیان و بنەما سەرەکیەکانی، ژیان و پەیوەندی هەمەلایەنەکانی، بوونەوەر و جوانی و سوودەکانی، بەرامبەر فێڵ و تەڵەکانی، هەتا دوایی هەبێت اینجا دەزانن چۆن گەشە بە خۆیان و کۆمەلگا بدەن، بنەمای گۆڕانکاری بڵاو بکەنەوە، دەست بە یاساکانی گۆڕانکاری بگرن، خۆیان و کۆمەلگا بەرەو ئاڕاستی دروست ببن. وڵاتانی پێشکەوت و خاوەن نهزە یەکەم هەنگاویان لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری و شاری دەست پێ کرد، تاکەکانیان ڕۆشنبیر کرد، خۆیان و دەوروبەر و ئاستی کۆمەلگایان پێناساندن، هۆکاری پاشەکشە و خاڵە لاوازەکانیان دیاری کرد، هۆکاری ناوەچی و دەرەچیان بە وردی دەستنیشان کرد. اینجا هەنگاوی گۆڕانکاریاننا، بەوەش بوونە پێشەنگ لە بواری تەکنۆلۆژیا و پێشکەوتنی مادی.
دیاران پێشکەوتنە یەکلایەنە ئینجا پێویستی بەم هەموو بەرخودان و خەباتە هەیە ئەو نەزەی ئێمە کە دنیا و دوا ڕۆژە ڕۆح و لاشەیە مادی و معنەویە دین و ژینە بێگومان ڕۆشنبیری و شاری زیاتری دەوێ ومێت دەکەم بەم نووسراوە کەلێنێک لە بواری ڕۆشنبیری تاکەکانی کۆمەلگا پڕ بکەینەوە چارەسەری برینێکی جەستەی کۆمەلگا بکەین خاڵێکی بچووکی وەرچەرخان بێ لە بۆ هەستانەوە و نەهەزا بە هیوای خوێندنەوێکی قوڵ و هەنگاوێک بەرەو چارەسەرێکی گونجاو. دکتۆر ئیدریس کاریتانی 22/2020 لەوەتەی مرۆڤ هاتوتە سەرزەوی لە خۆڕۆشنبیرکردن و گەشە سەندن و بەرەو پێشچوون بەردەوامە ئەگەرچی لە هەندێک کات و شوێن و زمانێکدا بەشێکی پاشەکشەی کردووە بەڵام بە شێوەیەکی گشتی هەوڵی ڕۆشنبیری و زیرەکی و دانایی و شاری خۆی داوە بە دوای زانست و گەڕاوە و خۆی تێدا بەهرەمەند کردووە بە سروشتی خۆی حەزی لە ڕۆشنبیری و زانست و شاریە و بەبێ زانیاری ڕازی نابێ ململانەی زانیاریش لە نێوان مرۆڤەکان هەر هەبووە و بۆتە پاڵنەرێکی بەهێز بۆ گەشە سەندن و زانست و زانیاری و معریفە قورئان و سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم دووسە چاوی سەرەکی و دوو مەوسوعی پڕبەهای ڕۆشنبیری و معریفەی تاچی مسلمانە بۆیە مسلمان دەبێ و شار و دانا و زانا و ئاگادار و زیرەک و ژیر و ڕۆشنبیر بێ پێچەوانێ لەگەڵ خەڵکانی تر چونکە زانیاری لەم دوو سەرچاوی وەردەگرێ کە هەڵی تێدا نییە و قبوڵی هەڵە ناکات هەروەها زانیاریەکان لە چوارچێوەی بنەما و ڕۆشنبیری گشتین لە بوارەکانی کۆمەڵایەتی و سیاسی و فکری و گەشەپێدان و ئابووری و فەرهەنگی و تا دەگاتە ئەدەب و مێژوو بەشەکانی تر هەروەها بۆی عەقڵەوە بۆ نەوەر و ژیان دوو سەرچاوی گەورەی ژیری و داهێنان و بیرکردنەوە و وشیارین تاوەکو تاک ڕۆشنبیر بێ و خاوەنی معریفەیەکی گشتگیر و هەمەلایەن بێ. سواز بۆ خوای گەورە لە خوێندنەوەی ئەم پەرتوو کە تەواو بووم پەرتووکی بینایی تاچی ڕۆشنبیر لە نووسینی دکتۆر ئیدریس کەریم کاریتانی هیوادارین لە خوای گەورە پاڵپشتمان بێتن و ئێمەی مسلمانیش خۆمان ڕۆشنبیرکەین بە قورئان و فەرمودە دروستەکان ئێمەش بتوانین پێشەنجی گەلان بین وەک چۆن پێشتر وابووین وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو سەرنجێک بۆ ئەمڕۆ ژیریەک بۆ داهاتوو کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری خۆراکێک بۆ مێشک ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 075 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد ڕۆشنایی دەنجی